بسم الله الرحمن الرحيم كتاب خاني دنجي روشناي ناوي كتاب ريبري نوێژەکان نووسینی فەرمان عزیز نەجار نەخشەسازی ناوەوە کۆمپیوتەری نارین محەممەد عەلی ئەحمەد ساڵی چاپ 2010 زاینی شوێنی چاپ بەیروت لوبنان ژمارەی سپاردن 1397 ساڵی 2010 بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکانی پێدراوە کۆی لاپەڕە 160 لاپەڕە خوێندنەوەی ڕەشوان کاک خضر کارە دەنجیەکان هاوکار محەممەد خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد سپاس بۆ خودای گەورە کە توانیمانە لە چەند ساڵێکی کەمدا کە لە ژمارەی پەنجەکانی دەستی ڕاستم تێپەڕ ناکات کۆمەڵە کتێبێک بخەینە بەردەستی خوێنەری کورد زمان کە ئەلحەمدولله جێگای خۆیان کردوتەوە لە دڵ و هزری خوێنەردا تا نووسینی ئەم پێشەچیە زیاد لە 50 کتێبمان کەوتۆتە بازاڕەوە هەندێکیان دووبارە چاپکراونەتەوە هەندێکی تریان ئینشا ئەڵڵا لە چاپکردنەوەدا کە ئەمەش نیشانەی مەقبولیەتی بڵاوکراوەکانە لەلایەن خوێنەرانەوە ئەم کتێبەی بەردەستان فەزل و نووسینی دەگرێتەوە بۆ برای بەڕێز و خۆشەویستمان کاک ئاشتی مامۆستا شێرکۆ دیبەگەیی کە داڕێژەری ئەم فکرێ بوو پاشان بۆ مامۆستای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا مەلا فەرمان کە ئەم بیرۆکەیەمان پێڕاگەیاند یەکسەر دەستی لە کارەکانی خۆی هەڵگرت و بێ دوو دڵی بەم شێوەیە جوانە و زمانە پاراوە هەستا بەدانانی ئەم کتێبە خودای گەورە بە گەورەی خۆی لە گوناهەکانی ئاشتی و مامۆستا مەلا فەرمان و بەندەیش ببورێت ئامین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين بڵاوکار کوردستان هەولێر چاری 6 2010 خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات پێشەچی نووسەر لاپەڕە 6 إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد نوێژ یەکێکە لەو عیبادەتە گرنگانەی کە مرۆڤ تێیدا لەگەڵ خودای گەورە گوفتوگۆ دەکا نوێژ یەکەم شتە کە مرۆڤ لە دوا ڕۆژ لێپرسینەوەی لەسەر دەکرێت بۆیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێ خودای گەورە 5 نوێژی لەسەر ئێوە فەرز کردووە ئەگەر بە پوختی بیکەن ئەوە خودای گەورە پەیمانی داوە بتان کاتە بەهەشت بەڵام ئەگەر بە پوختی نەکرێ و ئەو کات خودای گەورە پەیمانی نەداوە جاجگە لە نوێژە فەرزەکان چەندین نوێژی تریش سوننەت هەیە کە خەڵکی لێی بێ ئاگایە بۆیە داوایان لێکردم کتێبێک بنووسم هەموو نوێژەکانی تیاڕوون بکەمەوە فەرزەکان و سوننەتەکان منیش لێرەدا بە پشتیوانی خوددا و زۆر بە ساکاری باسی هەموو نوێژەکانم کردووە بە ئومێدی ئەوەی کە هەموو لایەکمان سوودی لێ ببینین نووسەر 16/1431 کۆچی بەرامبەر 1/1/2010 میلادی هەولێر خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات
فەزلی نوێژ لاپەڕا حەفت. نوێژ یەکێکە لەو عیبادەتە هەرە گرنگانەی ئیسلام. نوێژ چەندین فەزل و تایبەتمەندی هەیە لەوانە: 1. ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام. 2. ئەوانەی نوێژ ئەنجام نادەن هەڕەشەی زۆریان لەبارەوە هاتووە. 3. نوێژ عەموودی دینە، دین بەوە نەبێت کامڵ نابێت. 4. یەکەم شت کە مرۆڤ لە قیامەت لێپرسینەوەی لەسەر دەکرێت نوێژە. 5. نوێژ چاوگەشایەتی پێغەمبەرمانی پێوە بوو صەڵی الله عەلەیه وسەلەم. 6. پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم لە کۆتایی تەمەنیدا ئامۆژگاری کردوین کە نوێژەکانمان بیر نەچێت. 7. نوێژ تاکە عیبادەتە کە هەرگیز لێبوردنی تێدا نییە، بەڵکو بە هەر شێوەیەک بێت دەبێت ئەنجامی بدرێت. 8. خودای گەورە خۆی ڕاستەوخۆ لە شەوی میعراجدا نوێژی فەرز کردووە. 9. نوێژ لە هەموو فەرزەکان زیاتر لە قورئاندا باس کراوە. 10. نوێژ یەکەمین عیبادەت بوو کە خودای گەورە لەسەر بەندەکانی فەرز کردبێت. 11. نوێژ جیا لە هەموو عیبادەتێکی تر فەرز کراوە کە ڕۆژی 5 ئەنجام بدرێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. فەرزەکانی دەست نوێژ لاپەڕانۆ. 1. نیەت هێنان. 2. شۆردنی هەموو ڕوخسار. 3. شۆردنی دەستەکان تا پشت ئانیشکەکان. 4. مەسەحکردنی سەر. 5. شۆردنی هەردوو قاچەکان بە قولەپێکانەوە. 6. تەرتیب و پاش و پێش نەکردنی ئەوانەی کە باسمان کرد، واتە یەک لە دوای یەک هەروەک باسمان کرد. سونەتەکانی دەست نوێژ: 1. بسم الله کردن. 2. شۆردنی هەردوو دەستەکان. 3. سیواک کردن. 4. ئاو لە دەم و لوت وەرکردن. 5. مەسەحکردنی هەموو سەری. 6. مەسەحکردنی گوێی دەرەوە و ژوورەوەی. 7. ئەگەر ڕیشی هەبوو دەستی تێوەردا، هەروەها دەست لە ناو پەنجەکانی وەردا. 8. پێش خستنی لای ڕاست بەسەر لای چەپ. 9. هەر یەکی 3 جار ئەنجام بدات. 10. ئەندامەکانی بە دوای یەکدا بشورێ. ئەو شتانەی دەست نوێژ بەتاڵ دەکەنەوە: 1. دەرچوونی هەر شتێک لە پاش و پێشەوە، وەک میز و پیسایی و بۆن و مەنی هەتا دوایی. 2. خەوتنی قوڵ. 3. بێئاگایی، جا بە بێهۆشی بێ یا بە نەخۆشی. 4. بەرکەوتنی نێرومێ بۆ یەکتر بەبێ بربەست. 5. دەستدانی ئەندامی زاوزەی ئادەمیزاد بەناو دەستی بەبێ بربەست. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شێوازی دەست نوێژگرتن لاپەڕا 11. سەرەتا بەدڵنیەت دەهێنیت، پاشان بسم الله دەکات و هەردوو دەستی تا مەچەکی دەشوات. اینجا ئاو لە دەم و لوتی وەردەدات، پاشان ڕوخساری دەشوات کە سنوورەکەی لە شوێنی ڕوانی قژی سەر و تا دەگاتە چەناگە لەم سەری گوێچکەوە تا ئەو سەری گوێچکە. پاشان دەستەکانی دەشوات تا پشت ئەنیشکەکانی. پاشان مەسحی سەری دەکات لە پێشەوە تا پشتی سەری، و مەسحی دەرەوە و ناوەی گوێچکەکانی دەکات، بەوەی بە پەنجە گەورەکانی پشتی گوێچکەی و بە پەنجەی شایەتومانیش ناوەوەی مەسح دەکات. پاشان هەردوو قاچی دەشوات تا سەر و قولەپێکان. پاشانیش سنەتە ئەم نزایە بکات: أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين سبحانك اللهم وبحمدك
أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. تێبینی ئەگەر پێویستی بەسەر ئاو واتە ئاو دەست نەبوو پێویست ناکا بچێ، بەڵکو یەکسەر دەست نوێژ دەشۆرێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. تەیەموم لاپەڕا 16. تەیەموم ئەوەیە ئەگەر مرۆڤ ئاوی دەست نەکەوت یا ئاو هەبوو بەڵام ئەو نەیتوانی بەکاری بهێنێ یا دووربوونی ئاولەی یا زۆر ساردی ئاوەکە ئەزیەتی بدا، ئەوە ڕوخسار و دەستەکانی مەسەحەکە بە خۆڵێکی پاک. عیمران و کوڕی حوسەینی الخوزاعی خدا لێیان ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بینی پیاوێک لە کۆمەڵ جیابۆتەوە نوێژ ناکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فڵان کەس بۆچی نوێژت لەگەڵ کۆمەڵدا نەکرد؟ وتی ئەی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم لەشم پیس بۆ و ئاویش نییە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێی فەرموو ئەتوانی بە خۆڵێکی پاک تەیەموم بکەی. چۆنیەتی تەیەموم کردن لاپەڕا 17. جاری یەکەم هەردوو دەستەکانی لە زەوی ئەدات تا بەخۆڵ بێت. ئینجا دەستەکانی دا ئەوەشێنێ یەکجار ڕوخساری پێ مەسەح دەکا. جاری دووەم دیسان هەردوو دەستەکانی لە زەوی ئەدات تا بەخۆڵ بێت. یەکەم جار دەستی ڕاستەی مەسەح ئەکرێ، یەکجار بە دەستی چەپی دەستی ڕاستی مەسەحەکە. دەستی چەپی لەسەر دەستی ڕاستی دائەنێ، پەنجەکانی تا جومگەکانی مەسەح ئەکا، پاشان لەسەرەوە تا پەنجەکانی دەستی چەپەی دێنێتەوە. تێبینی زانایان دوو ڕەئیان هەیە لەسەر مەسحی دەست و قۆڵ. یەکەمیان دەڵێن لە پەنجەکانی تا جومگەکانی مەسح دەکا، ئەمەیان ڕای ئیمامی شافعی و ئەبوو حەنیفە و مالیک و لەیث و ثەوری و ئیبن عومەر و شەعبی و حەسەنی بەسریە. دووەمیان دەڵێن تەنها دەستەکانی مەسح دەکا، ئەمەشیان ڕای ئیمام ئەحمەد و ئیبن حەزم و ئیبن تەیمیەش ئەم ڕای هەڵبژاردووە. دەگەڕێینەوە سەر بابەتەکەی خۆمان. دووەم جار دەستی چەپە مەسح دەکرێ، یەکجار دەستی ڕاستی دەستی چەپی مەسح دەکا. دەستی ڕاستی لەسەر دەستی چەپی دادەنێ، لە پەنجەکانی تا جومگەکەی مەسح دەکا، پاشان لەسەرەوە تا پەنجەکانی دەستی ڕاستی دێنێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نوێژەکان لاپەڕا 20. نوێژ دوو جۆری هەیە. یەکەم فەرض نوێژی فەرز، دووهەم سوننە نوێژی سوننەت. یەکەم نوێژی فەرز. نوێژە فەرزەکان ئەو نوێژانن ئەگەر ئەنجام نەدرێت ئەوە مرۆڤ پێی تاوانبار دەبێت. فەرزیش دوو جۆری هەیە. یەکەم فەرزی عین، ئەو نوێژانن کە واجبە لەسەر هەموو کەسێکی باڵغ و عاقڵ ئەنجامی بدات وەک پێنج نوێژەکە. دووەم فەرزی کیفایە، ئەو نوێژانن ئەگەر کەسێک یا کۆمەڵێک کەسێک ئەنجامی بدەن ئەوە سزای نەکردنی لەسەر ئەوانی تر لا دەچێت وەک نوێژی مردوو. دووهەم نوێژی سوننەت، ئەو نوێژانن ئەگەر مرۆڤ نەیکا سزای لەسەر نادرێت بەڵام بەکردنی پاداشتی دەست دەکەوێت. بانگ و قامەت لاپەڕا 21. شێوەی بانگدان: الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله
أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله قامت كردن الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە کاتی گوێلێبوونی بانگدا لاپەڕە 22 لەگەڵ ئەو کەسەدا کە بانگ دەفەرموێت تەواوی بانگەکە دووبارە بکەرەوە جگە لە وشەکانی حي على الصلاة وحي على الفلاح لبري أو دلي لا حول ولا قوة إلا بالله هركسيك أمي كردو باشان وتي أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأن محمدا عبده ورسوله رضيت بالله ربا وبمحمد رسولا وبالإسلام دينا واتا من شاتی دەدەم کە هیچ پەرستراوێک نییە جگە لە ئەڵڵا تاکو تەنهایە و هیچ شەریکێکی نییە محەممەدیش بەندە و نێردراوی ئەو ڕازی بووم کە ئیسلام دینم بێت و بە خوداش خوداوەندم بێت و بە محەممەدیش کە پێغەمبەرم بێت و هەر کەسێکیش ئەم نزایە بکات خودای گەورە لێی خۆش دەبێت ڕەواه موسلیم دوای بانگ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت هەر کەسێک لە پاش تەوابوونی بانگ بڵێت اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وبعثه مقاما محمودا الذي وعدته أو لروجي دوائدا شفاعتي من بو خوي مسوغر دكات رواه البخاري خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێنج نوێژە فەرزەکە لاپەڕە 23 نوێژە فەرزەکان پێنج نوێژن یەکەم الظهر نیوەڕۆ دووهەم العصر عصر سێهەم المغرب مغریب چارەم العیشا عیشا پێنجەم الفجر بەیانی حکمەکەی ئەم پێنج نوێژە لەسەر هەموو مسڵمانێکی باڵغ و عاقڵ واجبە بە نەکردنی گوناهبار دەبیت چونکە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت ئیسلام بنیاد کراوە لەسەر پێنج پایە شاهدیدان بەوەی هیچ پەرستراوێک نییە بە حەق جگە لە خودا محەممەدیش صلی الله عليه وسلم نێردراوی خودایە نوێژکردن زەکاتدان حەجکردن ئەگەر توانای هەبێت ڕۆژووی مانگی ڕەمەزان تێبینی یەکەم نوێژ کە فەرزکرا نوێژی نیوەڕۆ بوو بۆیە زانایان کاتێک باسی یەکەم نوێژ دەکەن نوێژی نیوەڕۆ باس دەکەن حکمی نوێژ نەکەر لاپەڕە 24 زانایانی ئیسلام یەکدەنگن لەسەر ئەوەی هەر کەسێک بڕوای بە نوێژ نەبێت کافر دەبێت و لە ئیسلام دەردەچێت بەڵام
خلافیان هەیە لەبارەی ئەو نوێژنەکەرانەوە کە نوێژ ناکەن، لەگەڵ ئەوشدا بڕوایان بە نوێژ هەیە، تەنها لەبەر تەمبەڵی نایکەن، چونکە چەند حەدیسێک لەم بارەیەوە هاتووە کە نوێژنەکەر بە کافر ناو دەبات. ئەم حەدیسانش ڕوون نەکراوەتەوە کە لەگەڵ کام بەشیانێتی، ئایا لەگەڵ ئەوانەیەتی کە بڕوایان بە نوێژ نییە یا بەوانەی کە لە تەمبەڵی نایکەن. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە حەدیسێکدا دەفەرمێت بەڕاستی سنووری مرۆڤ و سنووری شیرک و بێباوەڕی واز هێنانە لە نوێژ. وە لە حەدیسێکی تردا دەفەرمێت ئەو پەیمانەی لە نێوان ئێمە و غەیری مسڵماناندا هەیە نوێژە، هەر کەسێک وازی لێبهێنێت کافر دەبێت. بەڵام لە لای ئیمامی شافعی نوێژ نەکردووی زۆری هەیە بە هەمان شێوە. یەکەم، کەسێک کە نوێژ ناکە و بڕواشی بە نوێژ نییە، ئەم جۆرەیان بە مرتەد دادەندرێت، واتە لە دین دەردەچێت. دووهەم، لە تەمبەڵی نوێژ ناکات بەڵام بڕوای بە نوێژ هەیە، ئەم جۆرەیان پێویستە حاکمی مسڵمانان بەندی بکات، ئینجا داوای لێ بکات تەوبە بکا و دەست بە نوێژ بکە. جا ئەگەر کردی باشە، بەڵام ئەگەر نەیکرد ئەوە دەکوژرێ و وەکو مسڵمان حکمی لەگەڵدا دەکرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. مەرجەکانی واجببوونی نوێژ لاپەڕا 26. نوێژ چەند مەرجێکی هەیە کە دەبێت لێی بێتە جێ، لەوانە: یەکەم، ئیسلام. مەرجی یەکەمی نوێژ ئەوەیە ئەو کەسەی کە نوێژ دەکا دەبێت ئیسلام بێت، چونکە مرۆڤی کافر نوێژی لێوەرناگیرێت، بەڵام سزا ئەدرێت لەسەر ئەوەی کە مسڵمان نەبووە. دووەم، عەقڵ. مەرجی دووەمی نوێژ ئەوەیە ئەو کەسەی کە نوێژ دەکات دەبێت عاقڵ بێت، نابێت شێت بێت، چونکە شێت نوێژی لەسەر نییە. سێم، باڵغ بوون. مەرجی سێم دەبێت نوێژکەر بلوغی بووبێ، منداڵ نوێژی لەسەر واجب نییە. مەرجەکانی دروستبوونی نوێژ لاپەڕا 27. یەکەم، کاتی نوێژ هاتبێ. دەبێ بزانێ کاتی نوێژ هاتووە و ئێستا کاتیەتی. دووهەم، دەست نوێژ. مەرجی تر دەبێ لاشەی پاک بێ و دەست نوێژی هەبێ. سێ، شوێنی پاک. ئەو شوێنەی نوێژی لێ ئەکا ئەبێ پاک بێ و جلو بەرگەکانشی ئەبێ پاک بێ. چارەم، داپۆشینی عەورەت. نابێت هیچ شوێنێکی عەورەتی دیار بێت، دەبێ ئەو شوێنەی عەورەتی ئافرەتە داپۆشرێ، ئەو شوێنەش عەورەتی پیاوە داپۆشرێ. پێنجەم، ڕوو لە قیبلە بوون. مەرجێکی تر دەبێ ڕووی لە قیبلە بێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ڕوکنەکانی نوێژ لاپەڕا 28. نوێژ لە چەند بەشێک پێک دێت، پێی دەڵێن ڕوکنی نوێژ. ئەوانیش لە لای ئیمامی شافعی 18 ڕوکنن، لەوانە: یەکەم، نیەتهێنان. دووهەم، ڕاوەستان بە پێوە. ڕاوەستان بە پێوە ڕوکنێکی نوێژە و مرۆڤ دەبێت لە نوێژە فەرزەکاندا ئەگەر توانای هەبوو بە پێوە ڕاوەستێ. سێ، تەکبیرەی ئیحرام، واتە کاتی نوێژدا دەبەستێ بڵێ ئەڵڵاهو ئەکبەر. چارەم، خوێندنی سوورەتی ئەلفاتیحە. پێنجەم، ڕوکوع بردن. شەشەم، خۆڕاگرتن لە ڕوکوع، واتە دەبێ لە ڕوکوع تەواو ئارام بگرێ. حەفتەم، هەڵسانەوە لە ڕوکوع، دەبێت تەواو پشتی ڕاست بکاتەوە. هەشتەم، خۆڕاگرتن لە هەڵسانەوە. نۆیەم، سوژدە بردن. دەیەم، خۆڕاگرتن لە سوژدەکەی. یازدەم، دانیشتن لە نێوان هەردوو سوژدەکان. دوازدەم، خۆڕاگرتن لەو دانیشتنە. سێزدەم، دانیشتن بۆ تەحیاتی کۆتایی. چاردەم، خوێندنی تەحیات تێیدا. پازدەم، سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تەحیات. شازدەم، سەلامدانەوەی یەکەم. حەڤدەم، نیەتی دەرچوون لە نوێژ. هەژدەم، ڕیزبەندی ئەم ڕوکنانە
بەم شێوەیە کە باسمان کرد. سونەتەکانی نوێژ لاپەڕاسی ئەم شتانەش کە سونەتە لە نوێژدا بکرێ. یەکەم بەرزکردنەوەی هەردوو دەستەکانی لە کاتی وتنی ئەڵڵاه ئەکبەری نوێژدا بەستن لە کاتی ڕکوع و لە کاتی هەستانەوە لە ڕکوع. دووهەم دانانی دەستی ڕاست لەسەر دەستی چەپ. سێهەم خوێندنی دوعای ئەتەوەجوه بەنهێنی لە دوای ئەڵڵاه ئەکبەری دوای نوێژدا بەستن. ئەمەش دوعایەکەیە: وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. رواه مسلم. واتە بەدڵی پاکەوە ڕوودەکەمە ئەو خودای کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە. من مسڵمانێکی پاکم بە هیچ زۆرێک لە دەستەی هاوبەش پەیدا کەران نیم. بێگومان نوێژ و ئادابی حەج و خوداپەرستیم و ژیان و مردنم هەر بۆ ئەو خودایەیە کە پەروەردیگاری هەموو جیهانە. هیچ هاوبەشی نییە. منیش بەوە فەرمانم پێکراوە من یەکێکم لە مسڵمانان. چارەم وتنی أعوذ بالله من الشيطان الرجيم. پێنجەم بەدەنگ خوێندنی سوورەتی ئەلفاتیحە و سوورەتێکی تر لە دوای سوورەتی فاتیحە. لەو شوێنانەی ئاشکرایی بۆ دانراوە. خوێندنی بە بێدەنگ لەو شوێنانەی بێدەنجی بۆ دانراوە. شەشەم وتنی ئامین لە دوای تەوابوونی سوورەتی ئەلفاتیحە. حەفتەم خوێندنی سوورەتێکی دوای ئەلفاتیحە. هەشتەم ئەڵڵاه ئەکبەر وتن لە کاتی هاتنە خوارەوە بۆ ڕکوع و سوژدە و هەڵسانەوە لە سوژدە و تەحیات. نوێم لە کاتی ڕکوع هەڵسانەوە بڵێ سەمیع الله لمن حەمیدە ربنا ولك الحمد. دەیەم وتنی سبحان ربي العظيم. سێجار لە ڕکوع وتنی سبحان ربي الأعلى. سێجار لە سوژدە. یازدەم دانیشتن لەسەر قاچی چەپ لە دانیشتنەکانی نێوان سوژدەکان و تەحیاتەکان تەنها تەحیاتی کۆتایی نەبێت. دوازدەم دانانی نەرمەی ڕانیەتی لەسەر زەوی و لە تەحیاتی کۆتایی. بەم شێوەیە پەنجەکانی قاچی ڕاستی لە زەوی ئەچەقێنێ و قاچی چەپشی بەژێر قاچی ڕاستەی ئەباتە دەرەوە. ئەو کات نەرمەی ڕانەکەی چەپی بە زەویەوە ئەلچێنێ. سێزدەم سەلامدانەوەی دووەم. ئەو شتانەی نوێژ بەتاڵ دەکەنەوە. لاپەڕاسی و دوو. یەکەم قسەکردنی بە قەستی. دووهەم جوڵەی زۆری بێهۆ. سێهەم دەست نوێژکان. چارەم هەبوونی پیسی لە جلوبەرگ. پێنجەم دەرکەوتنی عەوڕەتی. شەشەم نیەتی لە ناو نوێژ بگۆڕێت. حەفتەم ڕووی لە قیبلە وەرجێڕێت. هەشتەم شت خواردن لە ناو نوێژ. نۆیەم ئاو خواردن لە ناو نوێژ. دەیەم پێکەنیم بەدەنگ. یازدەم کافر بوون لە ناو نوێژ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چۆنیەتی نوێژکردن لاپەڕاسی و سێ. دوای ئەوەی دەستنوێژ شوشت و ڕوو بکە قیبلە و بەدڵ نیەت بهێنە. اینجا دەستەکانت تا نەرمەی گوێت یا تا شانت بەرز بکەوە و پەنجەکانی هەردوو دەستت بەیەکەوە بنووسێنە و بڵاوەیان پێمەکە. بڵێ ئەڵڵاه ئەکبەر. دەستی ڕاستت لەسەر دەستی چەپت دائەنێی و لە خوار سینگت و لە سەروی ناوکت. بە چاوەکانیشت سەیری جێگای سوژدەکەت ئەەکەی. نەک چاوەکانت بە دنیادا بگێڕی و دڵ و چاوت لە شوێنێکی تر بێت. پێیەکانیشت بە ئەندازەی شانت ئەەکەیە و نەکەمتر و نەزیاتر. چونکە ئەگەر پێیەکانت بە ئەندازەی شانت کردەوە ئەوە ڕیزی نوێژەکەت ڕاست ئەبێ و نوێژ خوێنەکانیش بێزار نابن. بەڵام ئەگەر پێت بە یەکەوە لکاند و جووتت کردن یا زۆرت لێک زیا کردەوە و ڕێزی نوێژ خوێنەکان
تێک دەچێت. بۆ نمونە ئەگەر کەسێک پێی زیاتر لە شانەکانی کردەوە ئەوە بۆشایی دەکەوێتە نێوان شانەکانیانەوە، و ئەگەر کەسێک پێیەکانی جووت کرد ئەم جارەیان بۆشایی دەکەوێتە نێوان پێیەکانیانەوە، کەواتە پێویستە لەسەرمان پێیەکانمان بە ئەندازەی شانەکانمان بکەینەوە. پاشان دوعای دەستپێکردنی نوێژ بخوێنە: وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. واتە بەپاچی و درسۆزی ڕوون کردە ئەو خودایی ئاسمانەکان و زەوی بەدیهێناوە و من لە هاوبەشدانەران نیم و مسڵمانم. بەڕاستی نوێژ و سەربڕین و ژیان و مردنم تەنها بۆ پەروەردیگاری جیهانیانە و بەوە فەرمانم پێکراوە من لە مسڵمانانم. پاشان بڵێ: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. سورة الفاتحة بخوينا بمشوية: الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دواتر سورتێکیش دوای الفاتحة بخوێنە. بۆ نمونە سورەتی الإخلاص بخوێنە بەم شێوەیە: قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. اینجا الله أكبر بکە و بڕۆ بۆ ڕکوع. لە ڕکوعدا هەردوو دەستت لەسەر چۆکەکانت دانێ و پشتت ڕاست و ڕێک بکە و سێجار بڵێ: سبحان ربي العظيم وبحمده. پاشان سرت بڵند ئەکەیتەوە تا پشتت ڕێک دەبێتەوە لە جوڵە ئەکەوێ. هەردوو دەستەکانت بڵند دەکەیت و دەڵێیت: سمع الله لمن حمده ربنا ولك الحمد. پاشان الله ئەکبەر بکە و بڕۆ بۆ سوجدە و دوو سوجدە بەرە. سوجدەش دەبێ لەسەر حەوت جێگەی جەستەت بەری، پەنجەکانی هەردوو پێیەکانی بنوشتێنێتەوە و لە زەوی بیچەقێنێ، هەردوو چۆکەکانیشی بە زەویدا بلچێنێ. لەگەڵ هەردوو بەری دەست نێو چاوان و لوت دەبێت ئەو حەوت شوێنە لە کاتی سوجدەدا لەسەر زەویدا بێ. لە کاتی سوجدەش سێجار بڵێ: سبحان ربي الأعلى وبحمده. لە کاتی سوجدە بردندا هەردوو بازوەکانت لە تەنیشتەکانت جیا بکەیتەوە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کاتێکە سوجدەی دەبرد تا سپیایەتی بن هەنگڵی دیار دەکەوت. بەڵام ئەگەر لە جەماعات بووی ئازارت بەوەی تەنیشتت دەگەیاند ئەوە بۆت هەیە بازوەکانت زۆر نەکەیتەوە، سکیشت لە هەردوو ڕانت جیا بکەیەوە، هەردوو چۆکت بکەیتەوە و نێوانیان هەبێت، واتە بەیەکەوە نەیانلچێنی. بەڵام ئافرەت خۆی کۆ دەکاتەوە و ئەندامەکانی لاشەی لە یەک نزیک دەکاتەوە، هەردوو پێیەکانت بەیەکەوە بگەینی و بیڵچێنی. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەردوو پێیەکانی دەگەیاندە یەک و پاشپانی پێی بەیەکەوە ڕێک دەکرد. باش نییە لە کاتی سوجدەبردندا دەستەکانت لەسەر زەوی ڕابچێشی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو: لە کاتی سوجدەدا دەستەکانتان لەسەر زەوی ڕامەخەن، وەک چۆن سەگ لەو کاتەدا وەردەکەوێ و دەستەکانی ڕادەچێشێ بۆ پێشەوە. پاشان الله ئەکبەر دەکەیت و دادەنیشی. لێرەدا دەبێ پێی چەپت لە ژێر خۆتەوە ڕابخەی و
لەسەری دادەنیشیت و پێی ڕاستیشت بچەقێنی هەردوو دەستشت لەسەر هەردوو ئەژنۆتدا بنیت سنەتە لە نێوان دوو سوژدەکەدا بڵێ اللهم اغفر لي وارحمني واهديني واجبرني وعافيني وارزقني وارفعني واتە خودایە لێم خۆش بە و ڕەحمم پێ بکە و ڕێنمایم بکە و نوقسانیم تەواو بکە پارێزرا و لەش ساغم بکە ڕۆزیم بدە و پلەم بەرز بکەوە دواتر الله ئەکبەر دەکەیت و وەکو سوژدەی پێش و سوژدەیەکی تر دەبەی و سێجار دەڵێیت سبحان ربي الأعلى وبحمده پاشان الله ئەکبەر دەکەیت و بەم جۆرە ڕکعاتی یەکەم تەواو دەکەیت و هەڵدەستیتەوە بۆ ئەنجامدانی ڕکعاتی دووەم لە ڕکعاتی دووەم پێویست ناکات دوعای سەرەتا و ئەعوذ بالله بخوێنی بەڵکو یەکسەر بسم الله و سوورەتی ئەلفاتیحە و سوورەتێکی تر دەخوێنیت اینجا بە شێوەی ڕکعاتی یەکەم دیسان ڕکوع و سوژدە دەبیت پاش تەواوبوونی سوژدەی دووەم هەڵناسیتەوە بۆ ڕکعاتی تر بەڵام الله ئەکبەر دەکەیت و دادەنیشیت بۆ خوێندنی ئەتەحیات بۆ دانیشتنی ئەتەحیاتی یەکەم بەم شێوەیە دادەنیشیت پێی چەپت لە ژێر خۆتەوە ڕادەخەیت و لەسەری دادەنیشیت و پێی ڕاستیشت دەچەقێنیت دەستی چەپت ڕادەخەیت لەسەر ڕانی چەپت بەکراوەی دەستی ڕاستیشت پەنجەکانت هەمووی ڕادەخەی جگە لە پەنجەی شایەتومان کە بەڕێک و نەنوشتاوەیی و دەیهێڵیتەوە تاکو کاتی شایەتومان ئیشارەی پێدەکەیت و بەلا چاویشت سەیری دەکەیت اینجا دەست دەکەی بە ئەتەحیات خوێندن بەم شێوەیە التحيات لله والصلوات والطيبات السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباده الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد ئەگەر نوێژەکە دوو ڕکعات بوو ئەوە دوای ئەم تەحیاتە سەلام دەدەیتەوە بەڵام ئەگەر نوێژەکە سێ یا چوار ڕکعات بوو ئەوە ڕکعاتەکانی تر کەماوە دەیکەی اینجا بۆ تەحیاتی کۆتایی بەم شێوەیە دادەنیشی قاچی ڕاستت ئەچەقێنی لە زەوی و قاچی چەپیشت بەلای ڕاستت ئەی بەیتە دەرەوە نەرمەڕانەکەی چەپت ئەڵچێنی بە زەوی سنەتیشە لە دوای تەواوبوونی تەحیات دوعا بکەیت بەتایبەت ئەو دوعایانەی کە لە فەرمووتەدا هاتووە پاشان سەلام ئەدەیتەوە بەلای دەستی ڕاستتدا و دەڵێیت السلام عليكم ورحمة الله و بەلای چەپیشدا بە هەمان شێوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات نوێژە سونەتەکان لاپەڕا 54 فەزلی نوێژی سونەت نوێژی سونەت فەزل و گەورەی خۆی هەیە چونکە ڕۆژی قیامەت ئەگەر بەندە نوێژە فەرزەکانی پوخت نەبێ و کەم و کورتی هەبێ خودای گەورە بە سونەتەکانی بۆی پڕ دەکاتەوە پوختی دەکات پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێ خودای گەورە لە ڕۆژی قیامەتدا بە مەلایکەتەکانی دەفەرموێ بڕوانن بزانن ئەو بەندەی من نوێژی سونەتی هەیە ئەگەر نوێژی سونەتی هەبوو دەفەرموێ بە نوێژە سونەتەکانی نوێژە فەرزەکانی بۆ پڕ بکەنە و پوختی بکەن ئایا سونەت بە جەماعەت دەکرێ؟ لاپەڕا 55 نوێژە سونەتەکان دوو جۆرن جۆرێکیان سونەتە بە جەماعەت بکرێ وەک نوێژی بارانە و جەژنەکان و ڕۆژگیران و مانگگیران و تەراویح و جەنازە و هەتا دوایی جۆرێکیشیان سونەت نییە بە جەماعەت بکرێ بەڵام ئەگەر هەندێک جار بە جەماعەت بکرێ دروستە و ڕێگا پێدراوە بەمەرجێ نەکرێتە عادەت هەر بە جەماعەت بکرێ بە بەڵگەی ئەو حەدیسەی ئەنەسی کوڕی مالیک ئەجێڕێتەوە و دەفەرمێ
ننکەم پێغەمبەری صلی الله عليه وسلم دعوت کرد بۆ ماڵمان. پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ماڵمان 2 ڕکعات نوێژی سونەتی بە جەماعەت پێکردین. ئیبن حەجەر دەفەرموێ یەکێک لە سوودەکانی ئەم حەدیسە ئەوەیە کە نوێژی سونەت بە جەماعەت ئەکرێ. ئیمامی نەوەوی لە ئەلمەجموعدا دەفەرموێ نوێژە سونەتە گشتیەکان سونەت نییە بە جەماعەت بکرێ، بەڵام ئەگەر بە جەماعەت کرا دروستە. ناگوترێ مەکروهە، چونکە ئیمامی شافعی لە مختصری ئەلبویوقی وەڕەبیع دا دەفەرموێ دروستە نوێژی سونەت بە جەماعەت بکرێ. بەڵگەشت لەسەر دروستی نوێژی سونەت بە جەماعەت کۆمەڵی حەدیسی صحیح کە لەم بارەوە هاتووە. ئیمامی ئەسسەنعانیش لە سوبول السەلام دا دەفەرموێ نوێژی سونەت بە جەماعەت ئەکرێ و دروستە نکۆڵی لێ ناکرێ. نوێژی سونەت لە ماڵەوە خێرترە. لاپەڕا 56 نوێژی سونەت لە ماڵەوە بکرێت خێرە، وا چاکە مرۆڤ هەوڵ بدات هەندێک لە نوێژە سونەتەکانی لە ماڵەوە بکات، با ماڵەکەی نەبێت بە گۆڕستان. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێ نوێژی سونەت لە ماڵەوەتان بکەن، چونکە جگە لە نوێژە فەرزەکان سونەتەکان لە ماڵەوە بکرێت خێرە. و دەفەرمێ کاتێک لە مزگەوت نوێژ دەکەن بەشی ماڵەوەشدا بنێن، چونکە خودای گەورە ئەو نوێژەی ماڵەوەتان دەکات بە مای خێر. تێبینی ئەم حەدیسانە دەری دەخات کە هاوڵان هەموو نوێژە فەرزەکانیان بە جەماعەت لە مزگەوت کردووە. بۆیە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هانیداون کە هەندێک لە نوێژە سونەتەکانیان لە ماڵەوە بکەن، با ماڵەکانیان وەک گۆڕستانی لێ نەکەن. بەڵام ئەوە شمولی ئەو کەسانە ناکات کە هەموو نوێژە فەرزەکانیان لە ماڵ دەکات، تەنها 1-2 نوێژی بە جەماعەت دەکات و ئەو کاتەش بڵێ من نوێژە سونەتەکە هەڵدەگرم بۆ ماڵ. نا کاکە تۆ هەموو نوێژەکانت لە ماڵە، چی هەڵدەگریت بۆ ماڵ؟ جۆرەکانی سونەت. لاپەڕا 57 نوێژە سونەتەکان دەبن بە 2 بەش. یەکەم مطلق، ئەو نوێژە سونەتانەیە کە هیچ هۆیەکی نییە، هەر کاتێک حەز بکەی دەتوانی ئەنجامی بدەیت. ئەم جۆرە سونەتە دەتوانی چەند ڕکعاتێک بکەی ئینجا سەلام بدەیتەوە، بەڵام باشتر وایە کە 2 ڕکعات بکەی ئینجا سەلام بدەیتەوە، واتە 2 ڕکعات بیکەی. دووهەم مقەیەد، ئەو نوێژە سونەتانن کە دیاری کراون لە حەدیث باسییان لێوە کراوە، ئەم جۆرەشیان دەبێت بە 2 بەش. یەکەم السنن والرواتب، ئەو نوێژە سونەتانەیە کە بەستراوەتەوە بە نوێژە فەرزەکان. ئەم سونەتانەیە یا لە پێش نوێژە فەرزەکان دەکرێن یا لە دوای نوێژە فەرزەکان دەکرێن، وەک 2 ڕکعات پێش نوێژی بەیانی، 4 ڕکعات پێش نوێژی نیوەڕۆ، دوانیش دوای هەتا دوای. دووهەم السنن غەیری ڕەواتب، ئەو نوێژانن کە نەبەستراوەتەوە بە فەرزەکان، وەک نوێژە بارانە و شەو نوێژ و نوێژی ڕۆژگیران و هەتا دوای. السنن الرواتب، ئەو نوێژانەی بەستراوەتەوە بە نوێژە فەرزەکان، 2 ڕکعات پێش نوێژی بەیانی. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەیفەرموو 2 ڕکعات پێش نوێژی بەیانی خێری بەقەد دنیا و ئەوەی لە دنیادا هەیە، 4 ڕکعات پێش نوێژی نیوەڕۆ و 2 ڕکعاتیش لە دوای. عایشە ڕەزای خودای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ماڵی من 4 ڕکعاتی پێش نوێژی نیوەڕۆی ئەکرد، اینجا ئەچووە پێش نوێژی بۆ خەڵکی ئەکرد، پاشان کە دەهاتەوە 2 ڕکعاتی تریشی دەکرد، 4 ڕکعات پێش عەسر. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕەحمەتی خوددا لەو کەسەی پێش عەسر 4 ڕکعات نوێژ دەکات، 2 ڕکعات پێش مەغریب، دوانیش دوای. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێ پێش مەغریب 2 ڕکعات نوێژ بکەن، پاش مەغریب 2 ڕکعات نوێژ بکەن. لە جاری سێمدا فەرمووی بۆ کەسێک ئەگەر حەز بکات. عایشە ڕەزای خودای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێش نوێژی بۆ خەڵکی ئەکرد لە نوێژی مەغریب، پاشان کە دەهاتەوە 2 ڕکعات سونەتی مەغریبیشی لە ماڵی من ئەکرد، 2 ڕکعات پێش عیشا، دوانیش دوای. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێ لە نێوان بانگ و قامت نوێژی سونەت هەیە، تۆش
بەبەڵگەی ئەم حەدیسە ئەتوانی 2 ڕکعات سنت بکەیت. ئیبن عومەر دەفەرمێ من لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر یەکمان 2 ڕکعات نوێژی سنتمان کرد. السنن غەیری الڕەواتب لاپەڕا 6 ئەو سنەتانەی نەبەسراونەتەوە بە نوێژە فەرزەکان. ئەو نوێژە سنەتانش کە نەبەسراونەتەوە بە نوێژە فەرزەکان کۆمەڵە نوێژێکن. ئینشا ئەڵڵا لێرەدا هەمویان باس دەکەین، بە زۆرێک باسییان دەکەین کە بە شێوەیەکی کورت و ئاسان تا کە خوێنتەوە و تێی بگەی و بتوانی ئەنجامی بدەیت. لێرەدا هەر نوێژێکمان باس کرد بەم شێوەیە ڕوونی دەکەینەوە. یەکەم پێناسەی نوێژەکە بە کورتی و پوختی دەکەم کە ئەم نوێژە چییە و چۆن ئەنجام دەدرێت. دووهەم حوکمەکەی، حوکمی نوێژەکەش ڕوون دەکەمەوە و چییە و لەگەڵ ئەوەشدا بەڵگەی حەدیسی بۆ دەهێنمەوە. سێهەم شوێنەکەی، ئەوەش ڕوون دەکەمەوە کە ئەم نوێژە لەکوێ دەکرێت. چارەم کاتەکەشی باز دەکەم کە ئەم نوێژە چ کاتێک دەکرێت. پێنج شێوازەکەی، ئەوەش ڕوون دەکەمەوە کە ئەم نوێژە چۆن ئەنجام دەدرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵاتی الوتر نوێژی ویتر لاپەڕا 61. پێناسە نوێژی ویتر ئەو نوێژەیە کە لە نێوان نوێژی عیشا و بەیانیدا دەکرێت، لە ڕکعاتێک تا 9 ڕکعات دەتوانیت ئەنجام بدرێت. حوکمەکەی ئەم نوێژە سنەتە و خەیرە. ئیمامی عەلی خودا لێی ڕازی بێت دەفەرمێ نوێژی ویتر واجب نییە وەک نوێژە فەرزەکان، بەڵام پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم حەزی لێبۆ کردوویەتی و کە دەیفەرموو ئەی پەیڕەوانی قورئان، مەبەستی ئومەتی ئیسلامە نوێژی ویتر بکەن، چونکە خودا خۆی تاکە و تاچشی خۆش دەوێ. شوێنەکەی ئەم نوێژە لە هەموو شوێنێک دەکرێت، لە هەر کوێ گونجا دەتوانی ئەنجامی بدەیت. کاتی ئەم نوێژە لە دوایی نوێژی عیشاوە دەست پێ دەکات و تاکو نوێژی بەیانی. شێوازەکەی ئەنجامدانی شێوازی ئەم نوێژە بەم شێوازانە ئەنجام دەدرێت. یەکەم 1 ڕکعاتە، بەوەی دوای ئەوەش شەو نوێژی کرد بە ڕکعاتێک ویتر کۆتایی پێدەهێنێت. عایشە ڕەزای خودای لەسەر بێ دەفەرمێت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم 11 ڕکعات شەو نوێژی دەکرد، بە ڕکعاتێک ویتریش کۆتایی پێدەهێنا. دووهەم 3 ڕکعاتە، ئەم 3 ڕکعاتش دەتوانی بە دوو شێوە ئەنجامی بدەیت. 2 ڕکعات دەکات و تەحیات دەخوێنێت و سەلام دەداتەوە، پاشان سێمیان بە تەنها ئەنجام دەدات و تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە. یاخود هەر 3 ڕکعاتەکە پێکەوە دەکا، لە کۆتاییدا تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە. نابێت وەک نوێژی مەغریب 2 تەحیاتی تێدا بێت. سێهەم 5 ڕکعاتە و ئەم 5 ڕکعاتەش پێکەوە دەکرێت، لە کۆتاییدا تەحیات دەخوێندرێ و سەلام دەداتەوە. عایشە ڕەزای خودای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم 13 ڕکعات شەو نوێژی دەکرد، بە 5 ڕکعات ویتریش کۆتایی پێدەهێنا و دا نەدەنیشت، تەنها لە کۆتاییەکەی دادەنیشت. چوارەم 7 یا 9 ڕکعات، ئەویشیان بەم شێوەیە دەکرێت. ئەگەر 7 ڕکعاتت کرد، ئەوە لە ڕکعاتی شەشەمدا دادەنیشیت و تەحیات دەخوێنێت، پاشان سەلام نادەیتەوە، بەڵکو هەڵدەستیتەوە ڕکعاتی تر دەکەیت. ئینجا دادەنیشیت و سەلام دەدەیتەوە و نوێیەکەش بە هەمان شێوە دەکرێت. ئەشتوانیت 2 ڕکعات بکەیت و سەلام بدەیتەوە، بەم شێوەیە 2 ڕکعات دەکەیت و سەلام دەدەیتەوە. ئاگداری و ڕوونکردنەوە لاپەڕا 63. ئایا ئەگەر کەسێک نوێژی ویتری کرد، نوێژەکەی قوفڵ نادرێت؟ ئایا ئەتوانێت لە دوای ئەم ویترە سونەت بکات؟ لەم بارەیەوە زانایان 2 بۆچوونیان هەیە. بۆچوونی یەکەم، ئەگەر ویتری کرد ئەتوانێت سونەتی لە دوا بکە، ویترەکەش دووبارە ناکاتەوە. ئەمەیان بۆچوونی ئەم بەڕێزانەیە. حەنەفیەکان، مالیکیەکان، حەمبەلیەکان و النەخعی و ئەلئەوزاعی و عەلقەمە و ئەبوو بەکر و سەعد و عەمار و ئیبن عەباس و عایشە و هەندێ زانای شافعیشە.
بەڵگەش بەم حەدیسە و چەندین حەدیسی تر دەهێنینەوە کە پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دوای نوێژی ویتر 2 ڕکعات نوێژی دەکرد. بۆ چوونی دووەم، ئەگەر نوێژی ویتری کرد ئەوە نوێژەکەی قوبوڵ ئەدرێ و ناتوانێت نوێژی سونەت لە دوای بکات مەگەر ویترەکە هەڵبەشێنێتەوە ئینجا سونەتەکەی بکاتەوە. ئەمەش بۆ چوونی ئەم بەڕێزانەیە ئیمامی شافعی و عوثمان و عەلی و ئوسامە و ئیبن عومەر و ئیبن مەسعود. بەڵگەشیان ئەم حەدیسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە دەفەرموێ لە شەودا نوێژەکانتان بە ویتر کۆتایی پێبهێنن. بەڵام بۆ چوونی یەکەم دروستە و سەحیحە، واتە ئەگەر ویتری کردبوو ئەتوانێت نوێژی تری لە دوا بکا و ویترەکەش دووبارە نەکاتەوە. بەڵام واچاکە سونەتەکە ئەگەر زانی شەو هەڵ ئەستێتەوە و ئەوە باویترەکەی دوا بخات بۆ شەو، بەڵام ئەگەر زانی شەو هەڵ ناسێتەوە و باویترەکەی بکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵات العیدەین، نوێژی جەژنەکان، لاپەڕە 65. پێناسە نوێژی جەژنەکان بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزان و قوربان ئەنجام دەدرێت. حکمەکەی ئەم دوو نوێژە سونەتێکی زۆر گەورەیە. ئەبوو سەعیدی خودری خدا لێی ڕازی بێ دەفەرموێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەژنی ڕەمەزان و قوربان لەگەڵ خەڵکی دەردەچوو بۆ شوێنی نوێژ. یەکەم شت کە ئەنجامی دەدا نوێژ بوو. پاشان دوای ئەوەی نوێژەکەی تەواو دەکرد و هەڵدەستا ڕووی لە خەڵکی دەکرد. خەڵکیش بەڕێزدا دەنیشتن. ئینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاری بۆ ئەدان و ئامۆژگاری بە چاکەی پێەکردن. شوێنەکەی نوێژی جەژن سنەتە لە شوێنی چۆڵەوانی بکرێت وەک دەرەوەی شار، بەڵام ئەنجام دانیشی لەناو مزگەوت دروستە و ڕێگە پێدراوە. ئیمامی شافعی ئەفەرمێ وا چاکە لە مزگەوت بکرێ. کاتەکەی ئەم دوو نوێژە لە دوای نوێژی بەیانی کاتێک ڕۆژ بە ئەندازەی ڕمێک بەرز دەبێتەوە و دەست پێ ئەکات. شێوازەکەی ئەم نوێژە تواندرێ بە تەنها ئەنجام بدرێت، بەڵام بە جەماعات سنەتە و خێری زیاترە. نوێژی جەژن 2 ڕکعاتە و لە ڕکعاتی یەکەمدا الله ئەکبەر یەکەم نوێژدا دەبەستن. 7 الله ئەکبەر دەکرێت لە ڕکعاتی دووەمیش جگە لە الله ئەکبەر یەکەم نوێژدا بەستن 5 الله ئەکبەر دەکرێت. شێوەی ئەنجامدانی یەکەم دوای ئەوەی بەدڵنیەتی سنەتی نوێژی جەژنی لێدێنێ ئینجا ئەڵێ الله ئەکبەر نوێژدا ئەبەستێ. دووهەم دوعای وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. رواه مسلم. دەخوێنێ ئینجا 7 جار ئەڵێ الله ئەکبەر. سنەتیشە لە نێوان هەر الله ئەکبەرێک بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەشتوانی دەستەکانی بەرز بکاتەوە لەگەڵ الله ئەکبەرەکان. پاشان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم دەست پێ دەکات بە خوێندنی سوورەتی الفاتحة. دوای فاتحە خوێندن سوورەتێک دەخوێنێ و پاشان ڕکوع دەبات و ئینجا سوژدە دەبات و پاشان هەڵدەستێتەوە. ئەم جاریان جگە لە الله ئەکبەری کاتێک کە هەڵەستێتەوە ئەیڵێ 5 جار الله ئەکبەری تریش ئەکا. پاشان دەست دەکات بە فاتحە خوێندن و سوورەتێکیش لە دوای فاتحە ئەخوێنێ. پاشان ڕکوع و سەجدە دەبات، تەحیات دەخوێنێ و سەلام ئەداتەوە. چەند ئادابێکی جەژنەکان. لاپەڕە 68 سنەتە ئیمام لە نوێژی جەژنەکان لەو سوورەتانە بخوێنێ سبح اسم ربك الأعلى هل أتاك حديث الغاشية اقتربت الساعة قاف والقرآن المجيد. نوێژی جەژنەکان نەبانگ و نەقامەتی تیانە، بەڵام ئیمامی شافعی دەفەرموێ
وا چاکە لە بری بانگەکە بڵێ ئەسسەڵات جامیعە. هەروەها تەکبیرە لێدان لە جەژنەکان. لە جەژنی ڕەمەزان سونەتە تەکبیر لێدان لە کاتی ڕۆژ ئاوابوونی شەوی جەژن تا دوای نوێژی بەیانی. لە جەژنی قوربان سونەتە تەکبیرە لێدان لە دوای نوێژی سبەینێ کە عالفەیە ڕۆژی ئەلعەرەفە تا دوای نوێژی عەسری سێمین ڕۆژەکانی جەژن کە پێیان دەگوترێت ئەیام التەشریق. تەکبیرەکەش بەم شێوەیە: الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. نوێژی جەژن سنەتی نییە، واتە نە لە پێشی سنەت ئەکرێ نە لە دواشی. سنەتە پێش ئەوەی بچیتە نوێژی جەژن خۆی بشۆرێ، سنەتە خۆی پۆشتە بکا و جوانترین زرق و بەرگ لەبەر بکە. لە جەژنی ڕەمەزان سنەتە پێش ئەوەی بچیتە نوێژی چەند لوقمەیە خواردن بخوا. سنەتە لە جەژنی قوربان ئەگەر قوربانی کردبوو کەمێ درەنگ چێش بخوا بۆ ئەوەی لە قوربانیەکەی بخوات. سنەتە کاتێک دەچێتە نوێژی جەژن تەکبیرات لێ بدات بەم شێوەیە: الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. سنەتە کاتێک کە بە ڕێگایەکدا دەڕوات بۆ مزگەوت بە ڕێگەیەکی تردا بێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. صلاة الاستسقاء نوێژە بارانە لاپەڕا 71. پێناسەی کاتێک بارانبارین تاخیر دەبێت لە کاتی خۆی ئەم نوێژە ئەنجام دەدرێت تاکو خودای گەورە بارانیان بۆ ببارێنێت. حکومەکەی ئەو نوێژە سونەتێکی گەورەیە. عایشە دایکی ئیمانداران خودای گەورە لێی ڕازی بێ دەفەرموێت: مسلمانان هاتنە خزمەت پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم سکاڵایان کرد لە دەستی بێبارانی. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمانی کرد مینبەرێکی بۆ دابنێن لە شوێنێکی دیاری کراو لە دەشت، بەڵێنیشی بە خەڵکەکەدا و ڕۆژێکشی بۆ دیاریکردن و کە لەو ڕۆژە بڕۆن و لەوێ ئامادە بن. عایشە خوددا لێ ڕازی بێ دەفەرمێ جا لەگەڵ گزنجی خۆردا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە شار دەرچوو ڕۆیشت، لەسەر مینبەرەکەی کە بۆیان دانابوو دانیشت. اینجا دەستی کرد بە الله ئەکبەر و سوپاس و ستایش بۆ خوددا، پاشان فەرمووی: ئێوە داد و هاوارتانە لە دەست قات و قڕی وڵاتەکەتان لە دەستی بێبارانی و تاخیربوونی باران. خودای گەورەش فەرمانی پێکردوون کە لەی بپاڕێنەوە بەڵێنیشی پێداون کە نزاکانتان گیرا بکات. اینجا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی: سوپاس و ستایش هەر بۆ خودایە کە پەروەردیگاری هەموو جیهانە و خودایەکی بەخشندە و میهرەبانە، خاوەنی ڕۆژی تۆڵە و سزایە، بێجگە لەو هیچ پەرستراوێکی بە حەق نییە، هەرچیەکی بوێت ئەیکات. ئەی خودایە، هەر خۆت خودایت، هیچ پەرستراوێکی بە حەق نییە جگە لە تۆ، هەر تۆ دەوڵەمەند و بێنیازیت، ئێمە هەژار و نەدارین. خودایە بارانمان بۆ ببارێنە و بیکە بە مایەی خێر و دەستمایەی ژیان. اینجا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بەدەم دوعا و پاڕانەوە و بەرەبەرە هەردوو دەستەکانی بەرز دەکردەوە هەتا وای لێهات سپێدەی هەردوو بن هەنگڵی دەرکەوت. پاشان پشتی کردە خەڵکەکە و پۆشاکەکەی وەرجێڕاو. اینجا ڕووی کردە خەڵکەکە و لەو دوانگەدا دابەزی و دوو ڕکعات نوێژی بە جەماعەت بۆ کردن. ئالەو کاتەدا خودای گەورە هەورێکی هێنا و هەورەکە دەستی کرد بە گرماندن و بروسکەدان بە فەرمانی خوددا بارانباری. پێغەمبەری خودداش صلی الله عليه وسلم هێشتا نەگەیشت بۆ مزگەوتەکەی خۆی لافاو هەڵسا. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە بینی وا خەڵکەکە بەپەلە خۆیان دەکەن بە کونی ژووردا،
لە تاو بارانەکە ڕادەکەن بۆیە پێکەنی بە جۆرێک کە کاکڵەکانی دەرکەوت. ئینجا فەرمووی شایەتی دەدەم کە خودا بەسەر هەموو شتێکدا بەتوانایە، منیش بەندە و پێغەمبەری خودام. شوێنەکەی ئەم نوێژە لە دەرەوەی شار لە شوێنێکی دوور ئەنجام دەدرێت. کاتەکەی ئەم نوێژە کاتێک دەکرێت کە باران لە کاتی بارینی خۆیدا دواکەوێ و خەڵکی پێویستیان بە باران بێت و ئالەو کاتەدا ئەم نوێژە ئەنجام دەدرێت. شێوازەکەی شێوازی ئەنجامدانی ئەو نوێژە زانایان بە دوو شێوە باسییان کردووە کە تۆش دەتوانی بە شێوەیەکیان ئەنجامی بدەیت. یەکەم، نوێژی جەژنەکان چۆن ئەنجام دەدرێت. ئەویش وەک نوێژی جەژنەکان ئەنجام دەدرێت کە لە ناو نوێژەکە ئەڵڵاه ئەکبەری تیا دەگوترێ، بڕوانە نوێژی جەژنەکان. دووهەم، دوو ڕکەعات دەکەیت و بەبێ وتنی ئەڵڵاه ئەکبەر کە نوێژی جەژن دەکرێ، بەڵکو دوو ڕکەعات دەکەیت وەک نوێژی سونەتی ئاسایی. دوای نوێژەکە ئینجا دوو وتار لە دوای یەکیان بۆ دەخوێندرێتەوە وەک وتاری هەینی. چەند ئادابێکی نوێژە بارانە. لاپەڕا 75. یەکەم، سونەتە ئیمام پۆشاکەی وەرجێڕێ و ئاوەژووی بکات. دووهەم، سونەتە ئیمام دوعای زۆر بکات و دەستی بەرز بکاتەوە بۆ ئاسمان بە تایبەتی ئەو دوعایانەی کە لە حەدیث هاتووە. سێهەم، واتاکە پێش ئەوەی بچنە نوێژە بارانە خەڵکەکە تەوبە بکەن و لەو تاوانانەی کە کردویانە و کاری چاکە بکەن، واز لە کاری خراپە بێنن. ئینجا بچنە نوێژە بارانە چونکە ئەم کارانە ڕەحمەتی خوددا نازڵ دەکەن. چارەم، سونەتە خەڵکی بە زەلیلی و شەرمەزاریەوە بچنە دەرەوە بۆ ئەم نوێژە. پێنجەم، وا باشە پیاوی چاک و لە خواترس و تەقوادار ببردرێت بۆ ئەم نوێژە. شەشەم، ئەگەر باران نەباری ئەوە جاری دووەم و سێم دووبارەی دەکەنەوە. هەفتەم، ئەگەر گوێت لە گرمەگرمی هەور بوو سونەتە بڵێ سبحان الذي يسبح الرعد بحمده والملائكة من خيفته. واتە پاچی و بێگەردی بۆ ئەو خودای کە گرمەی هەور تەسبیحات و ستایشی ئەو ئەکات و مەلایکەتەکانیش لە ترسی ئەو. هەشتم، سونەتیشە لە کاتی باران باریندا بڵێ اللهم صيبا نافعا. واتە خودایە بارانێکی بەلێزمەی بەسوود بێ. دوای باران بارینیش سونەتە بڵێ ئەو بارانە بە فەزل و ڕەحمەتی خوددا باری. مەطەرنا بفەضل الله وەڕەحمەتی. واتە ئەو بارانە بە فەزل و ڕەحمەتی خوددا باری. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. صلاة الكسوف والخسوف، نوێژی خۆرگیران و مانگگیران. لاپەڕا 77. پێناسە صلاة الكسوف واتە نوێژی ڕۆژگیران. بۆ ئەوە دەکرێت کاتێک لە ڕۆژدا نیوەی خۆر یا هەمووی دەگیرێت. صلاة الخسوف واتە نوێژی مانگگیران. بۆ ئەوە دەکرێت کاتێک لە شەودا ڕووناچی نیوەی مانگ یا هەمووی دەگیرێت. حکمەکەی نوێژی ڕۆژگیران و مانگگیران سونەتە. ئەو ڕۆژەی ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم مرد خۆرگیرە، بۆیە خەڵکی وتیان لەبەر مردنی ئیبراهیم خۆرگیرە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی ڕۆژ و مانگ دوو نیشانەی گەورن لە نیشانەکانی خوددا، نە لەبەر مردنی کەس و نە لەبەر گیانی کەس ناگیرێن. ئەگەر بینیتان گیرە ئەوە دوعا و نوێژ بکەن تا بەردەبن. شوێنەکەی ئەو نوێژە لە هەموو شوێنێک دەتواندرێت ئەنجام بدرێت، بەڵام لە مزگەوت بە جەماعات بکرێت سونەتە. کاتەکەی کاتێک مانگ یا ڕۆژ دەگیرێت دەست پێ دەکات و تا بەربوونی. شێوازەکەی ئەنجامدانی ئەو نوێژە بە چەند جۆرێک ڕیوایەت کراوە، بەڵام چاکترینیان ئەوەیە کە دوو ڕکەعاتە، لە هەر ڕکەعاتێک دوو ڕاوەستان و دوو ڕکوعی تێدایە. ئەنجامدانی ئەڵڵاه ئەکبەر ئەکات و نوێژەکەی دائەبەستێ وجهت وجهیە ئەوەندە خوێنێت و پاشان ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم. اینجا دەست دەکات بە خوێندنی سوڕەتی ئەلفاتیحە. لە دوای ئەویش سوڕەتێکی تر دەخوێنێ. اینجا ڕکوع دەبا و زۆر دەمێنێتەوە لە ڕکوع کە هەڵدەستێتەوە لە ڕکوع ئەڵێ
سمع الله لمن حمده ربنا ولك الحمد ناچێتە سوژدە بەڵکو دیسان فاتحە دەخوێنێت و سوورەتێک لەوەی پێشوو کورتتر دەخوێنێ ئەچێتەوە ڕکوع لە ڕکوع ئەمێنێتەوە کەمتر لەوەی پێشوو ئینجا لە ڕکوع هەڵ ئەستێتەوە و دەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد ئەم جاریان ئەچێتە سوژدە و دوو سوژدە ئەبات ئینجا هەڵ ئەستێتەوە بۆ ڕکعاتی دووەم ڕکعاتی یەکەمی چۆن ئەنجامدا و ڕکعاتی دووەمیش بە هەمان شێوە ئەنجام دەدات پاشان سەلام دەداتەوە. جیاوازی نێوان ڕۆژگیران و مانگگیران لاپەڕا 79 هیچ جیاوازیەک نییە لە نێوان ئەو دوو نوێژەدا بەڵکو بە یەک شێواز ئەنجام دەدرێت تەنها ئەوە نەبێت کە نوێژی ڕۆژگیران بەبێ دەنگ دەکرێت نوێژی مانگگیران بەدەنگ دەکرێت لە دوای نوێژەکە ئیمام دوو وتار دەخوێنێتەوە وەک وتاری هەینی پاشکۆ کاتێک ڕۆژ و مانگ دەگیرێ پێویستە خەڵکی دەست بکەن بە دوعا و نوێژ و پاڕانەوە نەک تەپڵ لێدان و تەقەکردن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵات الاستیخارە نوێژی داواکردنی خێر لاپەڕا 81 پێناسەکەی کاتێک مرۆڤ کارێکی دێتە پێش نازانێ کارەکەی بۆ ئەوە خێرە یان نا بۆ ئەوەی دڵی بەلای خێرەکەدا بڕوا و ئەو کارەی بۆ ڕوون بێتەوە ئەم نوێژە ئەنجام دەدات ئەو کات دڵی بۆ لای ئەنجامدانی کارەکەی بەنیازی بوو ئەڕوا یا دڵی لەسەر ڕق دەبێ و نایکا حکومەکەی ئەم نوێژە سونەتە. جابری کوڕی عەبدوڵڵاه خدا لێی ڕازی بێ دەیفەرموو پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم فێری کردوین کە لە هەموو کارێکدا داوای خێری ئەلیستیخارە بکەین هەروەک چۆن سوورەتێکی قورئانی فێر دەکردین بەم شێوەیەش ئەوەی فێر کردین. شوێنەکەی ئەم نوێژە لە هەموو شوێنێک ئەتواندرێت ئەنجام بدرێت. کاتەکەی مرۆڤ کاتێک ئەم نوێژە دەکات کە دەیەوێت کارێک ئەنجام بدات بەڵام لێی دوو دڵە و نازانێت ئەنجامی بدات یا نا وەک ئەوەی کوڕێک دەیەوێت کچێک بخوازێت بەڵام دڵی یەکلا نەبۆتەوە اینجا ئەم نوێژە ئەنجام دەدات. یا کچێک دەیەوێت شوو بە کوڕێک بکات یا کابرایەک دەیەوێت سەفەرێک بکات یا خانوویەک بکڕێ هەتا دوایی. تێبینی ئیبن تەیمیە دەفەرمێ ئەو کەسە پەشیمان نابێتەوە لەو کارەی کە دەیکا ئەگەر ئیستیخارەی بکات داوای خێر لە خوددا بکات پرسوڕاڕای خەڵکیش وەردەگرێت و لەسەر ئەو کارەی ئەنجامی دەدات. شێوازەکەی ئەم نوێژە دوو ڕکعاتە وەک نوێژی سونەتی ئاسایی لە دوای تەحیات و سەلامدانەوە ئەم دوعایە دەخوێنێ کە لە خوارەوە باسمان کردووە. ئەنجامدانی الله ئەکبەر ئەکاو نوێژدا ئەبەستێ دوعای وجهت وجهي للذي فطر السماوات والأرض أخوينه باشان أعوذ بالله من الشيطان الرجيم باشان بسم الله الرحمن الرحيم أليو دست أكا بخويندني سورة الفاتحة دواي أويش سورة دخوينه إنزا ركوع أباو سيزار دلي سبحان ربي العظيم وبحمده إنزا هلستو عليه سمع الله لمن حمده ربنا ولك الحمد إنزا أتيت السجدو لويش دو سجد دباو سيزار دلي سبحان ربي الأعلى وبحمده إنزا هل أستيتوا بمشوي ركعاتي تريجدكا دعاي أوي تحياتي تواو كردو السلام دايوا أم دعاش دخويني بمشوي اللهم إني أستخيرك بعلمك وأستقدرك بقدرتك وأسألك من فضلك العظيم فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم وأنت علام الغيوب اللهم إن كنت تعلم أن هذا الأمر لباتي شيء الأمر ناوي كاركت بهنا خير لي في ديني ومعاشي وعاقبة أمري فيسره لي ثم بارك لي فيه وإن كنت تعلم أن هذا الأمر لباتي شيء الأمر ناوي كاركت بهنا شر لي في ديني ومعاشي وعاقبة أمري فاصرفه عني
واصرفني عنه وأقدر لي خيرا حيث كان ثم أقضني. واتە ئەی خودایە بەزانستی خۆت داوای خێرت لێ دەکەم، بە توانای تۆ داوای توانات لێ دەکەم، بە فەزل و بەخشە زۆرەکانت داوات لێ دەکەم، چونکە تۆ توانا و دەسەڵاتت بەسەر هەموو شتێکدا هەیە و من بێدەسەڵاتم بێتوانام. تۆ زانستت بەسەر هەموو شتێکدا هەیە کە من نایانزانم، هەر خۆت دانا و زانایت بە هەموو نهێنی و ئاشکرایەک. خودایە تۆ دەزانی ئەگەر ئەم کارە ناوی کارەکەت بێنە خێری تێدایە بۆ دین و ژیان و سەرنجامی کارم، ئەوە خودایە بەنسیبم بکەی و بۆم ئاسان بکەی و لە پاشانیش بۆم بەپیت و بەرەکەت بکەی. تۆ ئەزانی ئەگەر ئەم کارە بۆ دین و ژیانم سەرنجامی کارم خراپە، ئەوە خودایە لێم دوور بخەرەوە منیش لەو دوور بخەرەوە، خێر و چاکەم بەنسیب بکە پاشانیش ڕازیم بکە پێی. تێبینی تۆ نیازی چ کارێکت هەیە ئەنجامی بدەی ناوی ئەو کارە بهێنە، جا کارەکەت ژنهێنانە یا خان و کڕینە یا سەفەرکردنە یا شوکردنە هەتا دوایی. چەند ئادابێک لاپەڕە 84 ئیستیخارە بۆ کارێکی دروست و حەڵاڵ دەکرێت کە بەدڵی مرۆڤدا دێت، نەک بۆ کاری حەرام و بێفەرمانی خوددا، چونکە ئەگەر کارەکەی بێشەرعی بێت ئەوە شەیطان بۆی دەڕازێنێتەوە و دڵی دەکەوێتە سەر. دوای نوێژی ئیستیخارە دڵی کەوتە سەر کام شت دەبێت ئەوە ئەنجام بدە، نەک بە هەوا و هەوەسی خۆی کە پێشتر دڵی لەسەر چی بووە ئەوە ئەنجام بدات. ئەگەر وا بکە ئەوە مانای وایە داوای خێری لەخوا نەکردووە. دەبێت ئەو کەسەی بەنیازی کارەکەیە ئیستیخارە بکات، نەک کەسێکی تر بۆی بکات، چونکە سیغای حەدیسەکە دیارە کە هەمووی بە متەکەلیم وحدە هاتووە، واتە خۆت داوای شتەکە لە خوددا دەکەی، نەک کەسێکی تر ئیستیخارت بۆ بکات. مەرج نییە هەر کەسێک نوێژی ئیستیخارە بکە ئەوە پاشان خەو ببینێت، چونکە زۆر کەس وا گومان ئەبن بەڵکو تەنها بۆ ئەوەیە کە دڵی نەرم ئەبێت بۆ لایەکیان. زۆرجار مرۆڤ کە ئیستیخارە دەکات دڵی بەلایەکە ئەکەوێ کە کارەکە بەدڵی ئەو نییە، بەڵام ئەبێت ئەنجامی بدات، چونکە مرۆڤ نازانێت خێر لە چیدایە. ئەگەر بە یەکجار دڵی جێگیر نەبوو دەتوانێت دووبارەی بکاتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. صلاة تحية المسجد نوێژی تحية المسجد لاپەڕە 85 پێناسەی نوێژێکە کە مرۆڤ دەچێتە ناو مزگەوت پێش ئەوەی دانیشێ ئەم نوێژە ئەنجام دەدات. حکمەکەی ئەم نوێژە سونەتێکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت هەر کەسێک لە ئێوە ئەگەر چووە ناو مزگەوت با داننیشێت تا 2 ڕکعات نوێژ دەکات. شوێنەکەی ناو مزگەوت، کاتەکەی کاتێک دەچێتە ناو مزگەوت پێش ئەوەی دانیشێ ئەم نوێژە دەکەیت. شێوازەکەی 2 ڕکعات نوێژە وەک نوێژی سونەتی ئاسایی. ئەنجامدانی بەدڵ نیەتی سونەتی تحیەت المەسجد دێنێ، ئینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ وجهت وجهي ئەخوێنێ و وأعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ئەڵێ و دەست دەکا بە خوێندنی سوورەتی ئەلفاتحە. دوای ئەویش سوورەتێک دەخوێنێ، ئینجا ڕکوع ئەبا و 3 جار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده. ئینجا هەڵدەستێتەوە ئەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد. ئینجا ئەچێتە سوجدەوە و لەوێش 2 سوجدە دەبا و 3 جار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده. ئینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕکعاتێکی تریش دەکا. دوای ئەوەی تەحیاتی تەواو کرد سەلام دەداتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. صلاة التوبة نوێژی پەشیمانی لە گوناه.
لاپەڕە 87 پێناسەکەی کاتێک مرۆڤ تووشی گوناه و تاوانێک ئەبێت تەوبە دەکات و ئەم نوێژە دەکات. حکمەکەی ئەم نوێژە سونەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێ تووشی گوناهێک بێت پاشان هەڵسێ دەست نوێژ بشوات و 2 ڕکعات نوێژ بکات، ئینجا داوای لێبوردن لە خودای گەورە بکات، بێگومان خودای گەورە لێی خۆش دەبێ. شوێنەکەی ئەم نوێژە شوێنی بۆ نییە، بەڵکو دەتوانرێت لە هەموو شوێنێک ئەنجام بدرێت. کاتەکەی پێویستە مرۆڤ هەموو کاتێک داوای لێخۆشبوون لە خودای گەورە بکات، بە تایبەتی کاتێک تووشی گوناه دەبێت. شێوازەکەی ئەم نوێژە 2 ڕکعاتە، وەک نوێژی سونەتی ئاسایی. ئەنجامدانی بەدڵ نیەتی سونەتی نوێژی تەوبە دێنی، ئینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ، وجهت وجهي أخوينيو وأعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أليو دستك بخويندني سورة الفاتحة. دوای ئەویش سورتێک دەخوێنێ، ئینجا ڕکوع ئەباو 3 جار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده، ئینجا هەڵدەستێتەوە ئەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد، ئینجا ئەچێتە سوژدە و لەوێش 2 سوژدە دەبا و 3 جار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده، ئینجا هەڵدەستێتەوە. بەم شێوەیە ڕکعاتێکی تریش دەکا. دوای ئەوەی ڕکعاتێکی تریشی کرد تەحیات ئەخوێنێ و سەلام ئەداتەوە. دوای سەلامدانەوە بە زەلیلی و بە کۆڵ داوای لێبوردن لە خودا دەکا. چەند ئادابێک. لاپەڕە 89 کاتێک مرۆڤ تەوبە ئەکا پێویستە چەند مەرجێکی لێ بێتە جێ. یەکەم دەست بە جێواز لە تاوان و گوناهەکە بێنێت. دووهەم بەڕاستگۆیانە پەشیمان بێتەوە و لەو گوناهانەی کە پێشتر ئەنجامی دابوون. سێهەم جارێکی تر نەگەڕێتەوە سەر گوناه و تاوانی پێشوو. چارەم ئەگەر تاوانی بەرامبەر بە خەڵکی کردبوو پێویستە مافەکانیان بۆ بگەڕێنێتەوە یان داوای گەردن ئازادیان لێ بکات. ئیمامی عەلی خوددا لێ ڕازی بێت دەفەرموێ چاکترینتان ئەو کەسەیە کە هەر جارێک تاوانی ئەنجامدا تەوبە دەکات. و لە حەسەنی بەسرییان پرسی خوددا لێ ڕازی بێ ئایا کەسێک لە ئێمە شەرم ناکات لە پەروەردیگاری داوای لێ خۆشبوون دەکات و دەگەڕێتەوە سەر تاوان؟ دیسان داوای لێ خۆشبوون دەکات و دەگەڕێتەوە سەر تاوان؟ چەندین جار بەم شێوەیە؟ ئەویش فەرمووی شەیطان بەدڵ ئاواتە خوازە کە ئێوە شەرم بکەن و چیتر تەوبە نەکەن، بۆیە بە هیچ شێوەیەک بێزار مەبن لە تەوبە و ئیستیغفار. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. صلاة الخوف نوێژی ترس لاپەڕە 91 پێناسەکەی نوێژی ترس هەر ئەو نوێژە فەرزانەیە، بەڵام لە کاتی شەڕکردن لەگەڵ دوژمندا یا لە کاتی ترس بە شێوەیەکی تر ئەنجام دەدرێت. حکمەکەی نوێژی ترس سونەتە و جمهوری زانایان لەسەر ئەوە کۆکن، هاوڵانیش دوای وەفاتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەم نوێژەیان کردووە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرموێ بەم شێوەیە نوێژ بکەن کەوا من دەبینن نوێژ دەکەم. شوێنەکەی ئەم نوێژە لە هەموو شوێنێک کە ترسی تیابێت ئەنجام دەدرێت. کاتەکەی ئەم نوێژە کاتی ڕوبەڕووبوونەوەی دوژمن دەکرێت، یا هەر ترسێکی تر وەک لە ترسی لافاو یا ئاگر یا دڕندا یا دز هەتا دوای. شێوازەکەی ئەنجامدانی ئەم نوێژە بە 3 شێوە دەکرێت. یەکەم دوژمن لە بەرامبەر قیبلە نەبێت، ئەو کات ئیمام سوپاکەی ئەکا بە 2 کۆمەڵێکیان ئەچن بەرامبەر بە دوژمن ئەوەستن بۆ ئەوەی پاسەوانی کۆمەڵەکەی تر بکەن و کە نوێژ ئەکەن. کۆمەڵەکەی تریش لەگەڵ ئیمام لە شوێنێک کە گولەی قەناسی دوژمن نەیانگاتێ دەست دەکەن بە نوێژ. ئیمام بەو کۆمەڵەی کە لەگەڵیانە بە جەماعەت 1 ڕکعاتیان پێدەکات ئەگەر نوێژەکە 2 ڕکعات بێ، بەڵام ئەگەر 3 ڕکعات بوو یا 4 ڕکعات بوو ئەوە 2 ڕکعاتیان پێدەکات. پاشان ئیمام هەڵئەستێتەوە و دەست دەکا بە خوێندنی فاتحە.
ئەو کۆمەڵەی کە لەگەڵ ئیمام بوون ڕکعاتێک یا 2 ڕکعاتیان کرد لەگەڵ ئیمام ڕکعاتەکانی تر تەواو ئەکەن و سەلام ئەدەنەوە و ئەڕۆن ئیمام سوڕەتێکی درێژ دەخوێنێت لە دوای فاتحە تا کۆمەڵەکەی تر دێن دەست دەکەن بە نوێژ و لە پشت ئیمام ئەو کاتە ئیمام نوێژەکە تەواو دەکات لەگەڵ ئەوان بەڵام ئەو کۆمەڵەیە چونکە نیوەی نوێژەکەیان لەگەڵ ئیمام کردووە نیوەیان ماوە کاتێک ئیمام چووە تەحیات ئەوان هەڵئەسن ئەو ڕکعاتانەی کە ماویانە دەیکەن پاشان دائەنیشن بۆ تەحیات ئینجا لەگەڵ ئیمام سەلام دەدەنەوە دووهەم ئەگەر دوژمن بەرامبەر قیبلە بوو بەم شێوەیە نوێژ دەکرێت ئیمام دەیان کات بە 2 بەشەوە ئینجا ئیمام نوێژ لەگەڵ هەردوو بەشەکەدا دەبەستێ کاتێک ئیمام دەچێتە سوژدە ڕێزێکیان لەگەڵ ئیمام سوژدە دەبەن و ڕێزەکەی تریش بەم شێوەیە دەوەستن کە پاسەوانی لەوانی تکە دەکەن کە لە سوژدەدان جا کاتێک ئیمام لەگەڵ ڕێزەکەی تر لە سوژدە هەڵدەستێتەوە ئەو کاتە ئەو ڕێزەی کە بە پێوەن سوژدە دەبەن لە ڕکعاتی دووەم دەگەنەوە ئیمام بەم شێوەیە نوێژەکەیان چەند ڕکعاتە تەواوی دەکەن سێهەم ئەگەر جەنگ تون بوو وەزعەکە ئاڵۆز بوو ئەو کات هەرچۆنێک بۆی کرا ئەتوانێت نوێژەکە بکە بە پیادە بێ بە سواری سیارە بە دانیشتن لە لێوان تانک و زری پۆشەکانیان بە جەماعات بە تەنها ڕووی لە قیبلە بێ یان نا هەرچۆنێک بێ بۆی بکرێ دەبێت ئەنجامی بدات پاشکۆ ئەگەر لە ناو شاریش بوو ترسی لەسەر بوو جا ترسی دوژمن بێ یا ئاگر یا دڕندە یا لافاو هەتا دوایی ئەتوانێ نوێژی ترس ئەنجام بدات بەو سێ شێوەی کە باسمان کرد خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات سەڵات الضوحا نوێژی چێشتەنگاو لاپەڕە 95 پێناسەکەی نوێژەکە کاتی ڕۆژهەڵاتن نەکرێ بەلای کەمی 2 ڕکعاتە زۆرێکەشی 8 ڕکعاتە حکمەکەی ئەم نوێژە سونەتێکی زۆر گەورەیە ئەبوو هوڕەیڕە خوددا لێ ڕازی بێ دەڵێ خۆشەویستم صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردم بە سێشت لە هەر مانجێک 3 ڕۆژ بە ڕۆژوو بوون تیایدا 2 ڕکعاتی نوێژی چێشتەنگاو ویتریش بکەم پێش ئەوەی بخەوم شوێنەکەی ئەم نوێژە دەتواندرێت لە هەموو شوێنێک ئەنجام بدرێت کاتەکەی لەو کاتەوە دەست پێ دەکات کە ڕۆژ بە قەدر ڕمێک بەرز ئەبێتەوە تاکو پێش نیوەڕۆ شێوازەکەی ئەم نوێژە بەلای کەمی 2 ڕکعاتە و لای زۆریەکەشی 8 ڕکعاتە ڕکعاتەکەش 2 دەکرێت و سەلام دەدرێتەوە ئەنجامدانی بەدڵنیەتی سونەتی نوێژی چێشتەنگاو دێنێ ئینجا الله ئەکبەر دەکاو نوێژدا ئەبەستێ دوعای وجهت وجهی ئەخوێنێ و أعوذ بالله بسم الله ئەڵێ و دەستەکە بە خوێندنی سوورەتی الفاتحە دوای ئەویش سوورەتێک دەخوێنێ ئینجا ڕکوع ئەبا و سێزار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده ئینجا هەڵدەستێتەوە دەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد ئینجا ئەچێتە سوژدە و لەوێش 2 سوژدە دەبا و سێزار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده ئینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕکعاتێکی تریش دەکا دوای ئەوەی ڕکعاتێکی تریشی کرد تەحیات ئەخوێنێ و سەلام دەداتەوە پاشکۆ هەندەیە لە زانایانی سەلەف فەرموویانە نوێژی چێشتەنگاو نەبەستراوەتەوە بە ژمارە بەڵکو چەند حەز بکەی ئەتوانی بیکەی خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات سەڵات التەسبیح نوێژی تەسبیح لاپەڕە 97 پێناسەکەی جۆرە نوێژێکە کە تەسبیحاتی زۆری تێدا دەکرێت حکمەکەی هەندێک لە زانایان کە حەدیسەکەیان بە سەحیح داناوە دەڵێن ئەم نوێژە سونەتە بەڵام ئەوانەی حەدیسەکەیان بە ضەعیف داناوە دەڵێن دروست نییە ئەمەش حەدیسەکەیە
ئیبن عەباس خدا لێ ڕازی بێ دەڵێ پێغەمبەری خدا صەڵی الله عەلەیه وسەلەم بە عەباسی کوڕی عەبدولموتەلیبی فەرموو ئەی عەباس خەڵاتت بکەم شاباشت بکەم نوێژێکت فێر بکەم ئەگەر ئەنجامی بدەی خدا دەچاکت بداتێ ئەویش لە گوناهت خۆش بێت لە پێشین و لە پاشینی لە کۆن و نوێ لە هەڵە و بە ئەنقەستی لە بچووک و گەورەی لە پەنها و ئاشکرای کە ئەمانش هەمووی دەکەنە 10 جۆرە گوناه ئەم نوێژەش بەم شێوەیە 4 ڕەکەعات نوێژ بکە لە هەموو ڕکەعاتێک سوورەتی ئەلفاتیحە و سوورەتێکی تر بخوێنە جاکە لە خوێندنی فاتیحە و سوورەتەکەی تر بوویتەوە مەڕۆ بۆ ڕکوع بەڵکو هەر بە ڕاوەستانەوە 15 جار بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر اینجا بڕۆ بۆ ڕکوع لە ڕکوعیش 10 جار ئەم دوعایە بخوێنە پاشان سەر بەرزکەرەوە لە ڕکوع کە ڕێک ڕاوەستایی و ئارامت گرت 10 جاری تریش ئەم دوعایە بخوێنە دواتریش بچۆ بۆ سوژدە و لە سوژدەشدا 10 جار ئەم دوعایە بخوێنە اینجا سەر هەڵبڕە لە سوژدەدا لە دانیشتنی نێوان هەردوو سوژدەکەدا 10 جاری تر ئەم دوعایە بخوێنە اینجا بڕۆ بۆ سوژدەی دووەم لە سوژدەی دووەمیش 10 جاری تر ئەم دوعایە بخوێنە اینجا سەر بەرز بکەرەوە لە سوژدە هەڵمەسەوە بۆ ئەوەی ڕکەعاتێکی تر دەست پێ بکەیت بەڵکو پێش ئەوەی هەستیتەوە 10 جاری تر ئەم دوعایە بخوێنە اینجا هەڵسەوە بۆ ڕکەعاتێکی تر ئەمەش دەکاتە 75 جار دووبارەکردنەوەی ئەم دوعایە لە هەر ڕکەعاتێک کە دەیکەی بەم شێوازە لەگەڵ هەر 4 ڕکەعاتەکە پەیڕەو بکە جا ئەگەر ئەتوانیت بۆت دەکرێ ڕۆژی جارێک ئەم نوێژە بکە ئەگەر هەموو ڕۆژێک بۆت ناکرێ ئەوە هەفتەی 1 جار بیکە ئەگەر هەفتەی جارێکیش بۆت نەکرا ئەوە مانجی جارێک بیکە ئەگەر مانجی جارێکیش بۆت نەکرا ئەوە ساڵی جارێک بیکە ئەگەر هەر بۆت نەکرا ئەوە لە تەمەنتدا 1 جار بیکە شوێنەکەی ئەم نوێژە شوێنی دیاریکراوی نییە بەڵکو دەتواندرێت لە هەموو شوێنێک ئەنجام بدرێت کاتەکەی هەموو کاتێک دەتواندرێت بکرێت هەروەک لە حەدیسەکەدا هاتووە شێوازەکەی بۆ ئەنجامدانی شێوازی ئەم نوێژە بڕوانە بۆ حەدیسەکە لەوێ بە پوختی شێوازی ئەنجامدانی ئەم نوێژەی ڕۆن کردوتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات صلاة الوضوء نوێژی دەستنوێژ لاپەڕە 101 پێناسەکەی 2 ڕەکەعات نوێژی سونەت دوای شۆردنی دەستنوێژ دەکرێ حکمەکەی ئەم نوێژە سونەتە پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرمێ هەر کەسێک وەک ئەو دەستنوێژەی من دەستنوێژ بشۆرێت پاشان هەڵسێ بە 2 ڕەکەعات نوێژ بکە و بیر و هۆشی بۆ لای دونیا نەچێت و ئاگای لە نوێژەکەی بێت ئەوە خدای گەورە لە گوناها وردەکانی پێشووی خۆش دەبێت شوێنەکەی ئەم نوێژە لە هەموو شوێنێک دەتواندرێت بکرێت کاتەکەی ئەم نوێژە دوای دەستنوێژ شۆردن دەکرێ شێوازەکەی 2 ڕەکەعات نوێژ وەک نوێژی سونەتی ئاسایی ئەنجامدانی بەدڵ نیەتی سونەتی دەستنوێژ دێنی اینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا دەبەستێ دوعای وەجەهت وەجهی دەخوێنێ و ئەعوذ بالله و بسم الله دەکا و پاشان سوورەتی ئەلفاتیحە دەخوێنێ و دوای ئەویش سوورەتێک دەخوێنێ اینجا ڕکوعە با و 3 جار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده اینجا هەڵدەستێتەوە ئەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد اینجا ئەچێتە سوژدە و لەوێش 2 سوژدە دەبا و 3 جار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده اینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕکەعاتێکی تریش دەکا دوای ئەوەی ڕکەعاتێکی تریشی کرد تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات صلاة التراويح
نوێژی تەراویح لاپەڕە 103 پێناسەکەی نوێژێکە لە شەوانی ڕەمەزان دوای نوێژی عیشا دەکرێت تاوەکو نوێژی بەیانی ماوەکەی دەمێنێ. حکمەکەی ئەم نوێژە سونەتێکی زۆر گەورەیە. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دەفەرموێ هەر کەسێک نوێژی تەراویح بە ئیمان و تەنها بۆ خوددا بێبڕیا ئەنجام بدات ئەوە خودای گەورە لە گوناهە بچووکەکانی پێشووی خۆش دەبێت. شوێنەکەی ئەم نوێژە ئەتواندرێت بە تەنهاش بکرێت لە ماڵەوە، بەڵام بە جەماعەت لە مزگەوت خێری زۆر زیاترە. کاتەکەی ئەم نوێژە پەیوەستە بە مانجی ڕەمەزان لە دوای نوێژی عیشا دەست پێ دەکاو تاکو نوێژی بەیانی کاتی ئەمێنێ. شێوازەکەی زانایان ژمارەی ڕکعاتەکانی تەراویحیان بە چەند زۆرێک باس کردووە، بەڵام ئەوەی زۆر باو بێت ئەمانن: یەکەم 8 ڕکعات لەگەڵ 3 ڕکعاتی ویتر کە دەکاتە 11 ڕکعات. دووەم 10 ڕکعات لەگەڵ 3 ڕکعاتی ویتر کە دەکاتە 13 ڕکعات. سێهەم 20 ڕکعات لەگەڵ 3 ڕکعاتی ویتر کە دەکاتە 23 ڕکعات. ئەم نوێژانش 2 ڕکعات دەکرێ و سەلام دەدرێتەوە. تێبینی ئیبن تەیمیە دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە هەر زۆرێک لەم جۆرانە نوێژی تەراویح بکرێت ئەوە دروستە، بەڵام وا چاکە بڕوانینە حاڵی نوێژ خوێنەکان. ئەگەر ئیمام زانی خۆڕاگرنین و حەز بە نوێژی درێژ ناکەن ئەوە با 13 ڕکعاتیان بۆ بکات و بەویترەوە، بەڵام ئەگەر ئیمام زانی خەڵکەکە خۆڕاگرن حەز بە نوێژی درێژ دەکەن ئەوە با 20 ڕکعاتیان بۆ بکات لەگەڵ 3 ڕکعاتی ویتر. بە هەر زۆرێک بیکەن دروستە و ناپەسەند نییە. چەند ئادابێک لاپەڕە 105 سونەتە بۆ نوێژی تەراویح بیتە مزگەوت بە جەماعەت نوێژەکە بکە، خۆی بۆن خۆش بکە و جل و بەرجی پاک و خاوێن لەبەر بکە، سیر و پیاز نەخوات چونکە بۆنیان مرۆڤ بێزار دەکات. ئەگەر گۆرەوی لە پێدا بوو با دایکەنێت. هەروەها جگەرە کە بۆنی نوێژ خوێنەکان بێزار دەکا ئەمانە با لەبەر خاتری نوێژەکە وازی لێ بهێنێ، نەک نوێژەکە لەبەر خاتری ئەمانە واز لێ بهێنێ. ئەگەر هەڵامەتی هەبوو ئەوەوە باشترە نێت، چونکە ئەوانی تریژ دەیگرنەوە کە مرۆڤ بە ڕۆژوو دەبێت پێویستە ئارام و لەسەر خۆ بێ، تووڕە و تون نەبێ، بە جۆرێک بەرۆچی هەموو کەسێک بگرێ. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. صلاة الجنازة نوێژی مردوو لاپەڕە 107 پێناسەی نوێژێکە لەسەر هەموو ئەو مسڵمانانە دەکرێت کە دەمرن. حکمەکەی نوێژی مردوو فەردوڵکیفایە، واتە ئەگەر کەسێک نوێژی مردوو لەسەر مردوویەک بکات ئەوە خێرەکەی بۆ خۆیەتی و تاوانی نەکردنەکەشی لەسەر خەڵکەکەی تر لا دەچێت. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دەفەرموێت هەر کەسێک ئامادەی نوێژی مردوو بێت و نوێژی لەسەر بکات ئەوە خێری قیراتێکی بۆ هەیە. هەر کەسێکیش ئامادەی نوێژەکە بێت و ئامادەی شاردنەوەشی بێت ئەوە خێری 2 قیراتی بۆ هەیە. هاوڵان وتیان 2 قیرات چییە؟ فەرمووی 2 قیرات خێرێکی زۆر گەورەیە بە ئەندازەی 2 چیای گەورە. شوێنەکەی نوێژی مردوو لە مزگەوت یا لە ماڵەوە دەتواندرێت بکرێت، بەڵام لە گۆڕستان مەکروهە و باش نییە. کاتەکەی کەسێک کە مرد دوای شۆردن و کفنکردنی سونەتە زوو نوێژی لەسەر بکرێ و بشاردرێتەوە. شێوازەکەی نوێژی مردوو بەبێ سوژدە و ڕکوعە 4 الله ئەکبەری تیاکرێت و سەلام ئەدرێتەوە. ئەنجامدانی بە پێوە دەوەستی و مردووەکە لە لای قیبلە لە پێش نوێژکەرەکان دادەندرێت. ئەگەر مردووەکە پیاو بوو بەرامبەر سەری دەوەستی، ئەگەر ئافرەت بوو بەرامبەر ناوەڕاستی دەوەستی. ئینجا نیەتی نوێژی مردوو دێنی بە فەردوڵکیفایە، جا بە تەنها بێ یا ئیمام بی. پاشان الله ئەکبەر ئەکاو نوێژدا ئەبەستێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم دەخوێنێ و دەست دەکات بە خوێندنەوەی سوڕەتی ئەلفاتیحە. بەبێ دەنگ هیچ سوڕەتێکی تریش لە دوای فاتیحە ناخوێنێ. اینجا الله ئەکبەری دووەم دەکا و
صلوات لێدەدا لەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم بەلای کەمی بڵێ اللهم صل على محمد یا صلواتی درێژ وەک تەحیات لێ بدە. ئینجا الله ئەکبەری سێهم دەکات و دوعا بۆ مردووە خوێنێ و بەلای کەمی بڵێ اللهم اغفر له وارحم. بەڵام ئەگەر ویستی بە درێژی بیڵێ بەم شێوە درێژەیە اللهم اغفر له وارحمه وعافيه واعف عنه وأكرم نزله ووسع مدخله وأغسله بالماء والثلج والبرد ونقه من الخطايا كما نقيت الثوب الأبيض من الدنس وأبدله دارا خيرا من داره وأهلا خيرا من أهلي وزوجا خيرا من زوجه وأدخله الجنة وأعذه من عذاب القبر أو من عذاب النار. أما بۆ پیاو دەگوترێت بەڵام ئەگەر مردووەکە ئافرەت بوو ئەوە ضەمیرەکان بکە بە مؤنەث واتە لەبری ئەوەی بڵێ ئەغفیر لەهو بڵێ ئەغفیر لەها. ئەگەر مردووەکە منداڵ بوو ئەم دوعای بۆ دەکرێت اللهم اجعله لهما فرطا وأجعله لهما سلفا وجعله لهما ذخرا. إنجا الله أكبر سوارم أكاتو سنة أم دعاء بخوينه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڵام ئەگەر ئەم دوعایش نەخوێنێ هەر دەکرێ و نوێژەکە دروستە. ئینجا دوو سەلام ئەداتەوە وەک سەلامی نوێژی ئاسایی. چەند ئادابێک دەبێت مردوو شۆردرا بێتەوە و کفن کرابێ ئینجا نوێژی لەسەر کرابێت. ئەگەر مردوویەک نوێژی لەسەر نەکرابوو شاردرا بۆش ئەوە دەکرێت نوێژی لەسەر بکرێت. ئەگەر مردووەکە پارچە پارچە ببوو ئەوە ئەو پارچانە ئەشۆردرێن و لەناو کفن ئەکرێن و نوێژیان لەسەر دەکرێت. کۆرپەی تازە بوو ئەگەر دوای بوونی نیشانەی بوونی پێوە دیار بوو وەک گریە ئینجا مرد یا پشمی ئەوە نوێژی لەسەر دەکرێت. دروستە نوێژ لەسەر کەسی بیدعاتی و گوناهبار و ئەنجامدەری تاوانی گەورە بکرێ. ئەگەر مسلمان بوو کوفری ڕوون و ئاشکرای نەکرد بوو بەڵام وا چاکە ئەو مامۆستایانەی کە خەڵک چاویان لێ ئەکاو شوێنیان دەکەون نوێژ لەسەر ئەو مردووانە نەکەن وەکو تەمێکردنێک بێت بۆ خەڵکی تر با مامۆستایەکی ئاسایی نوێژی لەسەر بکات. کەسێک خۆی کوشت بێ و زۆربەی زانایان دەفەرمون نوێژی لەسەر دەکرێت. شەهید جمهوری زانایان دەفەرمون شەهید نەدەشۆردرێ و نەکفن دەکرێ و نەنوێژی لەسەر دەکرێ. ئەوەش وەک ڕێزلێنانێکە بۆی. بەڵام هەندێک لە زانایان یەک لەوان ئیبن القەیم دەفەرمون دەتواندرێ بشۆردرێ و دەتواندرێ نەشۆردرێش. نوێژی مردوو بە تەنهاش دروستە بەڵام بە جەماعات سونەتە. پێویستە مردوو دوانەخرێ بەڵکو زوو بشۆردرێ و کفن بکرێ و نوێژی لەسەر بکرێ. هەر کاتێک مرۆڤ جەنازەیەکی بینی سنەتە لەبەری هەڵسێتەوە. ئەگەر لەگەڵ جەنازەکەش بوو سنەتە دانەنیشێت تا جەنازەکە دادەنێن. دروستە لە پێش جەنازە یا لە دوای جەنازە بڕوە بەڵام وا چاکە لە دوای بڕۆن. ئەوانەی کە لە دوای جەنازەوە دەڕۆن پێویستە بەبێ دەنجی بە دوای جەنازەکە بڕۆن. نە سەڵاوات لێ بدەن نە قورئان بخوێنن نە دەفە لێ بدەن نە گۆرانی بڵێن بەڵکو بەبێ دەنجی بڕۆن و بیر لەو مردنە بکەنەوە کە دەگاتە هەموو کەسێک. ئەوانەی نوێژ لە دوای ئیمام دەکەن سنەتە ڕێزەکانیان بکەنە سێ ڕێز. پێشبردننی جەنازەکە سێجار بەرز دەکەنەوە و دایدەنێن کە ئەوەش هیچ ئەسڵی نییە. سنەتە بۆ ئەو کەسانەی کە نزیکن لە لای جەنازەکە سێ مستەخۆڵی بەلای سەری مردووەکە دادەن. حەرامە جوانکاری بۆ گۆڕ دروست بکرێت یا خان و قەفەس و کێلی بۆ دروست بکرێت. بەڵکو سنەتە بە ئەندازەی بستێک بەرز بکرێتەوە و بەردێک یا بلۆچێک لە لای سەری و پێیدا دابندرێت. تێبینی لەسەر وشەی شەهید. شەهیدی دنیا و قیامەت ئەوەیان ئەو کەسانن کە لەبەر خوددا لە پێناوی گەیاندنی دینی خوددا شەهید دەکرێن جا بەوتنی حەق بێ یا لە جەنگ دژ بە کافران بێ وەک
هاوڵانی پێغەمبەر و صەڵی الله عەلەیه وسەلەم و زانایە حەق بێژەکان. دووەم، شەهیدی قیامەت. ئەم جۆرەشیان بەو کەسانە دەگوترێت لە جەنگ نەکوژراون، بەڵام بە نەخۆشی و خنکان و ژێرخاک کەوتون. ئەمانە لە دنیادا پێیان ناوترێت شەهید، چونکە هیچ لە خەڵکی دیار نییە، بەڵام لە قیامەتدا بە شەهید حیسابن. سێهەم، شەهیدی دنیا. ئەم جۆرەشیان حزبێک یا لایەنێک یا گروپێک یا خزم و کەسی ناوی دەنێن شەهید، ئەجینا لە ڕاستیدا شەهید نییە، چونکە جاری وا هەیە پێی دەڵێن شەهید کەچی کابرا لە ئەسڵدا هەر مسڵمانیش نییە، یا هەر بڕوای بە خودا نییە، یا لەسەر دزی کوژراوە، یا لەسەر زینا، یا لەسەر ستەم. هەتا دوایی ئەم جۆرەیان خەڵکی لە دنیادا پێی دەڵێن شەهید، ڕەنگە لە قیامەت خودای گەورە هەر نەیباتە بەهەشت و سزایەکی توندیشی بۆ دانابێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵات اللەیل، شەو نوێژ. لاپەڕە 113. پێناسەکەی سەڵات اللەیل هەر نوێژێکی سونەت لە دوای نوێژی عیشا تا نوێژی بەیانی بکرێت پێی دەوترێت سەڵات اللەیل. سەڵات التەهەجود. دوای نوێژی عیشا کە خەوت بێ ئینجا هەڵسا بێتەوە نوێژ بکات پێی دەگوترێت سەڵات التەهەجود. حکمەکەی شەو نوێژ سونەتێکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوددا صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرموێ ڕەحمەتی خوددا لەو پیاوە بێت کە شەو هەڵدەستێتەوە بۆ شەو نوێژ و ژنەکەشی هەڵدەستێنێ، بەڵام ئەگەر ژنەکەی هەڵنەسا ئەوە کەمێک ئاو ئەپڕژێنێت بە ڕوخساری تا هەڵدەستێت. ڕەحمەتی خوددا لەو ژنەش بێت کە شەو هەڵدەستێتەوە بۆ شەو نوێژ و پیاوەکەشی هەڵدەستێنێت، بەڵام ئەگەر هەڵنەسا ئەوە کەمێک ئاو ئەپڕژێنێت بە ڕوخساری پیاوەکەی تا هەڵدەستێت. شوێنەکەی شەو نوێژ لە هەموو شوێنێک ئەتواندرێت ئەنجام بدرێت. کاتەکەی سەڵات اللەیل هەر نوێژێکی سونەت لە دوای نوێژی عیشا تا نوێژی بەیانی بکرێت پێی دەوترێت سەڵات اللەیل. سەڵات التەهەجود. دوای نوێژی عیشا کە خەوت بێ ئینجا هەڵسا بێتەوە و نوێژ بکا پێی دەوترێت سەڵات التەهەجود. شێوازەکەی شەو نوێژ لە 2 ڕکعات تا چەند ڕکعات پێت خۆشە ئەتوانی بیکەی. 2 ڕکعات 2 ڕکعات ئەیکەی و سەلام ئەدەیتەوە وەک نوێژی ئاسایی. چەند ئادابێک بۆ ئەوەی شەو هەڵسیتەوە ئەم ڕێگایانە بگریتە بەر. لەوانە لە ڕۆژدا کورتە خەوێک بکە، زوو خەوتن لە شەودا نەمانەوە و تا درەنجی شەو، مەگەر بۆ کارێکی شەرعی بمێنێتەوە. ئەو کەسانەی کە ئەزانن هەڵناسن و خەویان خۆشە با لە جێگای گەرم و نەرم نەخەون، با لە جێگایەکی ئاوا بخەون کە زوو خەبەریان بێتەوە. دانانەوەی تەوقیت بۆ ئەوەی لە خەو هەڵسێ. پێش خەوتنی نیەتی هەبێت کە شەو هەڵدەستێتەوە بۆ شەو نوێژ، دەست نوێژ بشۆرێت ئینجا بخەوێ. لە پێش خەوتن ذیکری خەوتن بخوێنێ، کە هەڵسا لە خەو با سیواک بکە، با 2 ڕکعاتی کورت دەست پێ بکات، بە 2 ڕکعاتی کورت دەست بە شەو نوێژەکەی بکات. ئەگەر تاقەتی نەبوو ئەتوانێ بە دانیشتن نوێژەکانی بکە. لە ناو نوێژ بیر لە ئاەتەکان بکاتەوە و لەگەڵی بگری. کاتێک نزیکی بەیانی ئەبیتەوە با زوو دوعا بکات، چونکە ئەو کاتە دوعا قبوڵ دەبێت. سونەتە پیاوەکە خێزانەکەی هەڵسێنێت یا ژنەکە پیاوەکەی هەڵسێنێ. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵات السەفەر، نوێژی سەفەر. لاپەڕە 117. پێناسەکەی ئەم نوێژە کاتێک دەکرێت کە مرۆڤ سەفەر دەکات. حکمەکەی ئەم نوێژە سونەتە. شوێنەکەی ئەم نوێژە کاتێک دەکرێت کە مرۆڤ لە سەفەردا بێت، بەڵام زانایان سێ بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر مەودای سەفەرەکەی دەبێ چەند بێت. یەکەم، مەودای سەفەرەکە دەبێت 48 میل بێت
کە دەکاتە 85 کیلۆمەتر. ئەمەیان بۆ چوونی ئیبن عومەر، ئیبن عەباس، حەسەنی بەسری و ئەززەهری و ئیمامی مالیک و ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و لەیث و ئیسحاق و ئەبوو ثەورەیە. دووهەم، مەودای سەفەرەکە دەبێت 3 شەو و 3 ڕۆژ بە پیادەی حوشتر بێ. ئەمەشیان بۆ چوونی ئەم بەڕێزانەیە: ئیبن مەسعود، الشعبی، سوەید، النەخعی، الثەوری و مەذهەبی ئەبوو حەنیفەیە. سێهەم، سەفەرەکە هیچ مەودایەکی دیاریکراوی نییە، بەڵکو هەر ڕۆژێک ناوی سەفەری بەسەردا سەپابێ ئەم نوێژەی تێدا ئەنجام دەدرێت. ئەمەشیان بۆ چوونی ئەم زانا بەڕێزانەیە: ئیبن قەیم، ئیبن تەیمیە، مەذهەبی ئەڵظاهیری. کاتێک مرۆڤ سەفەری کرد ئەم نوێژە دەکات. شێوازەکەی لە نوێژی سەفەردا دوو شتی سەرەکی هەیە کە پێویستە ئەنجام بدرێت، ئەویش ئەمانن: یەکەم، قەسڕ، واتە کورتکردنەوەی ئەو نوێژانەی 4 ڕکعاتن دەیکات بە 2 ڕکعات، بەڵام نوێژی بەیانی و مەغریب کورت ناکرێتەوە. دووهەم، جەمع، واتە کۆکردنەوەی نوێژەکان بە جۆرێک نوێژ بباتە لای نوێژێکی تر. نمونە، نوێژی نیوەڕۆ کورت دەکاتەوە و دەیکاتە 2 ڕکعات، جا ئەگەر حەز بکات لە کاتی نیوەڕۆ کۆی دەکاتەوە لەگەڵ نوێژی عەسر، واتە 2 ڕکعات نوێژی نیوەڕۆ دەکات و سەلام دەداتەوە. ئینجا 2 ڕکعات عەسریش پێش دەخات و لەگەڵ نیوەڕۆ کۆی دەکاتەوە. تێبینی ئەم نوێژە لە سەفەری شەرعی ئەنجام دەدرێ، واتە ئەگەر سەفەرەکەی ناشەرعی بوو کاری حەرامی تێدا ئەنجام بدات، لەو کاتەدا ئەم نوێژە لە سەفەردا ناکرێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. سەڵات و زیفاف، نوێژی بووک و زاوە، لاپەڕە 119. پێناسەکەی نوێژێکە بووک و زاوە لە شەوی گواستنەوە ئەنجامی دەدەن. حکمەکەی ئەم نوێژە سونەتە. کابرایەک هاتە خزمەتی ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، وتی: من کچێکم خواستووە، بەڵام ئەترسم ڕقی لێم بێتەوە و کێشەمان بۆ دروست بکات. ئیبن مەسعودیش فەرمووی: خۆشەویستی و ئاسوودەیی لە خودای گەورەیە، ڕق لێبوونەوە و کێشەش لە شەیطانەوەیە. شەیطان دەیەوێت ئەو شتەی کە خوددا حەڵالی کردووە لە پێش چاوتان قێزەونی بکات، کەوابوو هەر کاتێک گواستەوە پێش هەموو شتێک بڵێ: با 2 ڕکعات نوێژ بێکەوە بکەین. شوێنەکەی لەو شوێنە ئەنجام ئەدرێ کە بووک و زاوایەکەی لێیە، جا هەر شوێنێک بێت. کاتەکەی ئەم نوێژە لە شەوی زاوایەتی ئەکرێ. شێوازەکەی 2 ڕکعات نوێژە وەک نوێژی سونەتی ئاسایی. ئەنجامدانی بە دڵنیەتی 2 ڕکعات نوێژی سونەت دێنێ، ئینجا ئەڵڵاهو ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ. دوعای وەجەهت وەجهی ئەخوێنێ و ئەعوذ بالله و بسم الله ئەڵێ، دەست دەکات بە خوێندنی سوڕەتی ئەلفاتحە. دوای ئەویش سوڕەتێک دەخوێنێ. ئینجا ڕکوع ئەبا و 3 جار دەڵێ: سبحان ربي العظيم وبحمده. ئینجا هەڵدەستێتەوە ئەڵێ: سمع الله لمن حمده ربنا ولك الحمد. ئینجا ئەچێتە سوژدە و لەوێش 2 سوژدە دەبا و 3 جار دەڵێ: سبحان ربي الأعلى وبحمده. ئینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕکعاتێکی تریش دەکا. دوای ئەوەی ڕکعاتێکی تریشی کرد، تەحیات ئەخوێنێ و سەلام ئەداتەوە. چەند ئادابێک: ئەگەر کەسێک ژیانی هاوسەری پێکهێنا، سنەتە بڵێ: بارك الله لك وبارك عليك وجمع بينكما في خير. واتە خدا لێت پیرۆز بکات و بەرەکەت بڕژێنێ بەسەرتادا، لەسەر خێر کۆتان بکاتەوە. پێش جیماعکردن سنەتە ژن و مێرد ئەم دوعایە بکەن: بسم الله اللهم جنبنا الشيطان وجنب الشيطان ما رزقتنا. واتە بەناوی خدای گەورە، خدایە شەیطانمان لێ بە دوور بگرە، شەیطانیش لەو منداڵەش بە دوور بگرە کە پێمان دەبەخشی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات.
سەڵات و قەبلە القەتل نوێژی پێش کوشتن لاپەڕا 123 پێناسەکەی مرۆڤ کاتێک دەکوژرێ یا لە سێدارە دەدرێ جا بەستەم بێت یا کوشتنەکەی بە حەد بێت حکمەکەی ئەم نوێژە سونەتە خۆبەیبی کوڕی عەدیل ئەنساری کاتێک موشریکەکان بەدیلیان گرتبوو فەرمانی کوشتنیان بەسەردا دەرکرد خۆبەیبیش فەرمووی دەعونی ئوصەلی ڕەکەعەتەین واتە ڕێگان بدەن با 2 ڕەکەعەت نوێژ بکەم خۆبەیب یەکەم کەس بوو کە ئەم 2 ڕەکەعەتە نوێژە سونەتەی کردووە شوێنەکەی ئەم نوێژە لە هەموو شوێنێک دەکرێت بەتایبەت لەو شوێنەی کە دەیکوژن کاتەکەی پێش ئەوەی لە سێدارە بدرێت یا بکوژرێت دەیکات شێوازەکەی 2 ڕەکەعەت نوێژ دەکات هەر وەک نوێژی سونەتی ئاسایی ئەنجامدانی بەدڵ نیەتی 2 ڕەکەعەت سونەتی پێش کوشتن دێنێ اینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ دوعای وجهت وجهی دەخوێنێ و ئەعوذ بالله و بسم الله دەکات و اینجا دەست دەکا بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە پاشان سوورەتێکی تریش دەخوێنێ اینجا ڕکوع دەبا و 3 جار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده اینجا هەڵدەستێتەوە و دەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد اینجا ئەچێتە سوژدە و لەوێش 2 سوژدە دەبا و 3 جار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده اینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕەکەعاتێکی تریش دەکا دوای ئەوە ڕەکەعاتێکی تریش دەکات و تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات الصلاة بين الآذان والإقامة نوێژ لە نێوان بانگ و قامەت لاپەڕا 125 پێناسەکەی 2 ڕەکەعات نوێژ سونەت لە نێوان بانگ و قامەتدا دەکرێت حکمەکەی سونەتە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێ لە نێوان بانگ و قامەت نوێژی سونەت هەیە 3 جار ئاوای فەرموو لە 3ەم جار فەرمووی بۆ کەسێک کە حەز بکات شوێنەکەی لەو شوێنەی بانگەکەی لێ ئەدرێ و تۆش لەوێ هەر لەوێ دوای بانگ سونەتەکە بکە کاتەکەی ئەم نوێژە لە نێوان بانگ و قامەت دەکرێ شێوازەکەی 2 ڕەکەعات نوێژی سونەت بکە و هەروەکو نوێژی سونەتی ئاسایی ئەنجامدانی بەدڵ نیەتی 2 ڕەکەعات سونەتی نێوان بانگ و قامەت دێنێ اینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ دوعای وجهت وجهی ئەخوێنێ و ئەعوذ بالله و بسم الله دەکات و دەست دەکات بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە و پاشان سوورەتێکی تریش دەخوێنێ و اینجا ڕکوع ئەبا و 3 جار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده اینجا هەڵدەستێتەوە دەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد اینجا ئەچێتە سوژدە و لەوێش 2 سوژدە دەبا و 3 جار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده اینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕەکەعاتێکی تریش دەکا دوای ئەوە ڕەکەعاتێکی تریشی کرد تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات صلاة القادم من السفر نوێژی گەڕانەوە لە سەفەر لاپەڕا 127 پێناسەکەی 2 ڕەکەعات نوێژە کاتێک مرۆڤ لە سەفەر دەگەڕێتەوە و دەیکات حکمەکەی سونەتە کەعبی کوڕی مالیک دەفەرموێ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کاتێک کە لە سەفەر دەگەڕایەوە دەچووە مزگەوت 2 ڕەکەعات نوێژی دەکرد شوێنەکەی سونەتە کە گەڕایەوە لە سەفەر بچیتە مزگەوت و لەوێ 2 ڕەکەعات نوێژ بکات بەڵام ئەگەر نەکرا لە ماڵ بیکە یا لە هەر شوێنێکی تر کاتەکەی کاتێک لە سەفەر ئەگەڕێتەوە ئەم نوێژە دەکرێت شێوازەکەی 2 ڕەکەعات نوێژە وەک نوێژی سونەتی ئاسایی ئەنجامدانی بەدڵنیەتی 2 ڕەکەعات سونەت دێنێ اینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ دوعای
وجهت وجهي دەخوێنێ و پاشان ئەعوذ بالله و بسم الله دەکا دەست دەکا بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە دوای ئەویش سوورەتێک دەخوێنێ ئینجا ڕکوع ئەبا و سێجار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده ئینجا هەڵدەستێتەوە دەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد ئینجا ئەچێتە سوژدە و لەوێش دوو سوژدە دەبا و سێجار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده ئینجا هەڵدەستێتەوە بەم شێوە ڕکعاتێکی تریش دەکا دوای ئەوە ڕکعاتێکی تریشی کرد تەحیات ئەخوێنێ و سەلام ئەداتەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات صلاة الدخول المنزل نوێژی چوونە ماڵ لاپەڕە 129 پێناسەی دوو ڕکعات نوێژە کە مرۆڤ کاتێک ئەچێتەوە ماڵ سونەتە بیکات حکمەکەی سنەتە ئەبی هوڕەیرە ڕەزا و ڕەحمەتی خودای لێبێت ئەویش لە پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە و دەفەرموێ کاتێک کە چوویتەوە ماڵ دوو ڕکعات نوێژ بکە چونکە ئەتپارێزێ لە خراپە شوێنەکەی ناو ماڵ کاتەکەی کاتێک کە چوویتەوە ماڵ ئەم نوێژە دەکەی شێوازەکەی دوو ڕکعات نوێژە وەک نوێژی سونەتی ئاسایی ئەنجامدانی بەدڵ نیەتی دوو ڕکعات سونەت دێنێ ئینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ دوعای وەجهت وەجهی ئەخوێنێ و ئەعوذ بالله و بسم الله دەکا و دەڵێ دەست دەکا بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە دوای ئەویش سوورەتێک دەخوێنێ ئینجا ڕکوع ئەبا و سێجار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده إنجا هلا سيتو دلي سمع الله لمن حمده ربنا ولك الحمد إنجا أتيت السجدو لويش دو سجد دباو سيزار دلي سبحان ربي الأعلى وبحمده إنجا هلا سيتوا بمشي ويركعاتي شي تريجدكا دوای ئەوە ڕکعاتێکی تریشی کرد تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. صلاة الخروج من المنزل نوێژی چوونە دەرەوە لە ماڵ لاپەڕە 131 پێناسەکەی دوو ڕکعات نوێژە کە دەرئەچی لە ماڵ دەیکەی حکمەکەی سنەتە. ئەبی هوڕەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەویش لە پێغەمبەری خوداوە صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە و دەڵێ ئەگەر دەرچووی لە ماڵ پێش دەرچوونت دوو ڕکعات نوێژ بکە چونکە ئەتپارێزێ لە خراپە شوێنەکەی ناو ماڵ کاتەکەی کاتی دەرچوون لە ماڵ شێوازەکەی دوو ڕکعات نوێژە وەک نوێژی سنەتی ئاسایی ئەنجامدانی بەدڵ نیەتی دوو ڕکعات سنەت دێنێ ئینجا الله ئەکبەر دەکا و نوێژدا ئەبەستێ دوعای وەجهت وەجهی دەخوێنێ و ئەعوذ بالله و بسم الله دەکا دەست پێ دەکات بە خوێندنی سوورەتی ئەلفاتیحە دوای ئەویش سوورەتێک دەخوێنێ ئینجا ڕکوع ئەبا و سێجار دەڵێ سبحان ربي العظيم وبحمده ئینجا هەڵدەستێتەوە و دەڵێ سمع الله لمن حمده ربنا ولك الحمد ئینجا ئەچێتە سوژدە و لەوێش دوو سوژدە دەبا و سێجار دەڵێ سبحان ربي الأعلى وبحمده ئینجا هەڵدەستێتەوە بەم شێوەیە ڕکعاتێکی تریش دەکات دوای ئەوە ڕکعاتێکی تریشی کرد تەحیات دەخوێنێ و سەلام دەداتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سجود التلاوة سجدەی قورئان خوێندن لاپەڕە 133 پێناسەکەی سوژدە بردنە بۆ خوددا کاتێک ئاەتی سوژدە ئەخوێنێ یا گوێبیستی ئەبی حکمەکەی سنەتە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتێک کە مرۆڤ ئاەتی سوژدە ئەخوێنێ و سوژدەی تیلاوە بۆ خوددا ئەبات شەیطان لە تاوا دەست ئەکا بە گریان و ئەڵێ
ئەی هاوار لە خۆم فەرمان بە مرۆڤ کرا سوژدە ببات سوژدەی برد بەهشتی بەدەستێنا فەرمان بە من کرا سوژدە ببەم سوژدەم نەبرد ئاگری دۆزەخم بۆ خۆم بەدەستهێنا شوێنەکەی لە چەندین شوێنی قورئان سوژدەی تیلاوەی هاتووە کە 14 شوێنە یەکەم سوڕەتی ئەلئەعراف ئایەتی 206 دووهەم سوڕەتی ئەڕەعد ئایەتی 15 سێم سوڕەتی ئەنەحل ئایەتی 49 چارەم سوڕەتی ئەلئیسرا ئایەتی 107 پێنجەم سوڕەتی مەڕیەم ئایەتی 58 شەشەم سوڕەتی ئەلحەج ئایەتی 18 حەفتەم سوڕەتی ئەلحەج ئایەتی 77 هەشتەم سوڕەتی ئەلفورقان ئایەتی 60 نۆیەم سوڕەتی ئەنەمل ئایەتی 25 دەیەم سوڕەتی ئەسسەجدە ئایەتی 15 یازدەم سوڕەتی فوسیلت ئایەتی 38 دوازدەم سوڕەتی ئەنەجم ئایەتی 62 سێزدەم سوڕەتی ئەلئینشقاق ئایەتی 21 چاردەم سوڕەتی ئەلعەلەق ئایەتی 19 کاتەکەی ئەم سوژدەیە کاتێک ئەبردرێت کە قورئان بخوێنی و بگەیتە ئایەتی تیلاوە یا گوێبیستی ئایەتی تیلاوە بیت شێوازەکەی ئەبێ مەرجی نوێژی لێ بێتە جێ وەک دەستنوێژ و ڕوو لە قیبلە و هەتا دوایی ئەنجامدانی کە گەیشتە ئایەتی تیلاوە ئەڵڵاهو ئەکبەر ئەکاو یەک سوژدە ئەباو لە سوژدەکەدا دەڵێ سجد وجهي للذي خلق وشق سمعه وبصره بحول قوة فتبارك الله أحسن الخالقين أشتواني هردو دعاكي ناو نويج بخويني كأمية سبحان ربي الأعلى وبحمدي إنجا سري برز أكاتو والسلام أداتوا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سجود الشكر سجدەی سوپاسگوزاری لاپەڕا 137 پێناسەی خودای گەورە کە نیعمەتێک بە بەندەکەی دەدات یا بەڵایەکی لەسەر لا ئەبات بەندەش لە بری ئەوە سوژدەی شکر ئەبات حکمەکەی سنەتە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کاتێک باسێکی خۆشی بۆ ئەهات یا موژدەیەکی خۆشیان دەدایە سوژدەی شکرانی بۆ خودای گەورە ئەبرد شوێنەکەی لە هەر شوێنێک خەبەری خۆشت بۆ هات ئەتوانی سوژدە ببەیت کاتەکەی ئەو کاتەیە کە هەواڵەکەی بۆ دێت یا بەڵایەکی لەسەر لا ئەچێت شێوازەکەی یەک سوژدەیە هەر وەک سوژدەی تیلاوەیە و هەمان مەرجیشی هەیە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. سجود السهو سجدەی سەهو لاپەڕا 139 پێناسەی دوو سوژدەیە کاتێک نوێژ خوێن هەڵەیەک دەکات و ئەم دوو سوژدەیە دەبات حکمەکەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرموێت ئەگەر کەسێک لە ئێوە گومانی بۆ پەیدا بوو لە ناو نوێژدا نەیزانی چەند ڕەکعاتی کردووە ئایا سێی کردووە یان چوار ئەو کات با گومانەکەی بەلاوە بنێ لە کامیان دڵنیایە با نوێژەکەی لەسەر ئەو تەواو بکات واتە کە گومانی هەیە سێیە یان چوار ئەوە گومانی لە چوارەکەیە ئەگەر نا دڵنیایە لە کەمەکەیان کە سێیە کردوویەتی پاشان لە پێش سەلامدانەوە دوو سوژدە ببات جا ئەگەر لە ڕاستیدا 5 ڕکعاتی کردبوو ئەوە ئەو دوو سوژدەی نوێژەکەی دەکەنەوە بەجوود و ئەگەر چواریشی کردبوو ئەوە ئەو دوو سوژدەیە ئەبن بەسەر شۆڕی بۆ شەیطان وەکارەکانی سوژدەی سەهو سێشتە یەکەم ئەنەقس واتە شتێکی لە ناو نوێژ لەبیر چووە و نەیکردووە ئەو شتانەی کە لەبیر ئەچن سێشتن ئەڕوکن لەبیرکردنی ڕوکنێکی نوێژەکە کە واجبە بکرێ وەک ڕوکوع کە ڕوکنێکە ئەگەر لەبیری کرد ئەوە سوژدەی سەهو بەتەنها جێگای ناگرێتەوە بەڵکو
دەبێت هەر کاتێک بەبیری هاتەوە بگەڕێتەوە ڕوکنەکە بکاتەوە. ئینجا لە کۆتایی پێش سەلامدانەوە 2 سوژدەی سەهوو دەبات. بۆ نمونە ئەگەر لە دوای قورئان خوێندنەکەی لە بیری چوو بچێتە ڕوکوع یەکسەر چوو بۆ سوژدە، ئەوە ئەکا ڕوکنێکی لەبیر چووە کە ڕوکوعە، بۆیە پێویستە بگەڕێتەوە ڕوکوع ببە. ئینجا پێش سەلامدانەوە 2 سوژدەی سەهوو ببات. ئەسونە ئەو سونەتانەیە کە بەشێکن لە نوێژ وەک تەحیاتی یەکەم، ئەگەر لە بیری چوو ناگەڕێتەوە بۆ کردنەوەی، بەڵکو پێش سەلامدانەوە 2 سوژدەی سەهوو دەبات جێگاگەی دەگرێتەوە. ئەلهەیئە ئەو سونەتانن کە بەشێک نین لە نوێژ وەک وتنی سەمیع الله لمن حەمیدە رەبەنا وەلەکە الحەمد کە هەیئەتە، واتە ئەو سونەتانەیە کە نوێژی پێ جوان ئەبێ، ئەگەر نەشکرێ نوێژی پێ بەتاڵ نابێ. جا لە بیرچوونی ئەمانە بۆی ناگەڕێتەوە بیکات، سوژدەی سەهووشی بۆ نابردرێ. دووهەم ئەزیادە زێدەکردن لە نوێژدا. ئەگەر کەسێک ڕکعاتێکی زیادی کرد لە نیوەی ڕکعاتەکەی زانی ئەو ڕکعاتەی دەیکا زیادە، ئەبێ یەکسەر دانیشێت و نەیکات، پاشان لە پێش سەلامدانەوە 2 سوژدەی سەهوو دەبات. سێهەم ئەشەک گومان دروست بوون لە ڕکعاتێک. ئەگەر کەسێک لە ژمارە ڕکعاتەکانی گومانی بۆ پەیدا بوو نەیزانی 3 ڕکعاتی کردووە یان 4 ڕکعاتی کردووە، ئەو کاتە نوێژەکەی ئەکا کە لەسەر ئەو ژمارەی کە گومانی تیا نییە، ژمارەی بێگومانەکەش کەمەکەیە، چونکە ئەو گومانی لەوە هەیە ئایا 4 کردووە یان ئەجینا، دڵنیایە لەوەی کە 3 ڕکعاتی کردووە. ئەگەر تووشی ئەم حاڵەتە بوو، ئەوە لەسەر ئەم ڕکعاتەی گومانی تیا نییە ڕکعاتێکی تر دەکات، ئەو کات دڵنیا ئەبێت کە 4 ڕکعاتی کردووە. بەڵام گومانی لەوە هەیە ئایا ڕکعاتێکی زیادی نەکردووە، بۆ ئەمەش پێش سەلامدانەوە 2 سوژدەی سەهوو دەبات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەو نوێژانەی سونەت نین. لاپەڕا 142 هەندێک نوێژ هەیە هیچ حەدیسێکی لەسەر نەهاتووە، بەڵکو خەڵک بۆ خۆیان دروستیان کردووە، یان هەندێکیان حەدیسی مەوضوع یا ضعیف لەم بارەوە هاتووە بۆیە کاریان پێ ناکرێت. جا من لێرەدا هەندێک لەو نوێژانە باز دەکەم تا خەڵکی بزانن ئەم نوێژانە سونەت نین و ئەنجامی نەدەن. یەکەم سەڵات حفظ القورئان، نوێژی لەبەرکردنی قورئان. نوێژی لەبەرکردنی قورئان نوێژێکە خەڵکی بۆ ئەوە ئەیکەن بۆ ئەوەی قورئانیان پێ لەبەر بکرێت. ئەم نوێژە یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەححی لەسەر نییە. ئەم حەدیسەی لەبارەی نوێژی لەبەرکردنی قورئانەوە هاتووە هەڵبەستراوە، ئەمەش دەقەکەیەتی. محەممەد بن عەمڕ بن سالم بازمول دەفەرمێ ئەم نوێژە بیدعایە و سەحیح نییە. محەممەد عەبدولسەلام شەقیری دەفەرمێ ئەمە سەحیح نییە. دووهەم سەڵات اللەیلەتی النصف من شەعبان، نوێژی شەوی نیوەی شەعبان. نوێژی شەوی نیوەی شەعبان نوێژێکە خەڵکی لە نیوەی شەعبان ئەیکەن، ئەویش بەم شێوەیە 100 ڕکعات بکەیت، لە هەردوو ڕکعات سەلام بدەیتەوە. لە ڕکعاتی یەکەم لە دوای سوڕەتی فاتیحە 11 جار قل هو الله ئەحەد بخوێنی. ئەگەر حەز بکەیت 10 جار، ئەگەر حەز بکەیت 10 ڕکعات بکەی و لە هەر ڕکعاتێک لە دوای سوڕەتی فاتیحە 100 جار قل هو الله ئەحەد بخوێنی. ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەححی لەسەر نییە. ئیمامی شەوکانی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ فەرمودەی نوێژی شەوی نیوەی شەعبان باتیلە. ئینجا دەفەرمێ دەربارەی چۆنێتی نوێژی شەوی نیوەی شەعبان کە 100 ڕکعات بکەی و 10 جاریش سوڕەتی ئیخلاص بخوێنی یان بە شێوازەکانی تر هەڵبەستراوە و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە، و هەموو ئەو ڕاویانەی کە ڕیوایەتیان کردووە بە هەموو ڕێگاکانیانەوە نەزاندراوە و جێی باوەڕ پێکراو نین. بەڵام هەندێک لە شەرعزانان بەم فەرمودەیە هەڵخەڵەتاون، لەوانە خاوەنی پەرتووچی ئەلئەحیا کە مەبەستی ئیمامی غەزالیە ڕەحمەتی خوای لێبێت، و هەندێکیش
لەم توێژەرەوانەی قورئان پشتیان بەم فەرموودە هەڵبەستراوە بەستووە کە لەم ڕاستیەدا نوێژی نیوەی شەعبان بە چەند ڕێگایەک ڕیوایەت کراوە، بەڵام هەمویان باتیلون و یانیش هەڵبەستراون. هەروەها خاوەنی پەرتوچی کەشف الخوفا فەرموودەی نوێژی نیوەی شەعبانی بەبێ بنەما داناوە. سێهەم، نوێژی ئەڕەغائب لە مانجی ڕەجەبدا. نوێژی ئەڕەغائب نوێژێکە خەڵکی لە شەوی پێنجەمی ڕەجەب ئەیکەن. ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. ئەم حەدیسەی لەبارەی نوێژی ئەڕەغائب هاتووە هەڵبەسترا و ئەمەش دەقەکەیەتی. ئیمامی نەوەوی دەفەرمێت ئەم نوێژە بیدعایەکی زۆر ناشرین و گەورەیە، پێویستە وازی لێ بهێنرێت و پشتی لێ بکرێت و ئەو کەسەش کە دەیکات ئاگدار بکرێتەوە کە بیدعای کردووە. شێخی ئیسلام ئیبن تەیمیە دەفەرموێت نوێژی ئەڕەغائب هیچ بنەمایەکی شەرعی نییە، بەڵکو بیدعایە، بۆیە ڕەوانییە بە هیچ شێوەیەک بکرێت، نە بە تەنهایی نە بە کۆمەڵ. ئیبن باز دەفەرموێ ئێمە چەندین جار ڕوونمان کردوتەوە نوێژی ئەڕەغائب کە هێندێ لە خەڵکی دەیکەن بیدعایە. سەڵات اللەیلەة المعراج نوێژی شەوی میعراج. نوێژی شەوی میعراج نوێژێکە خەڵکی لە شەوی 27 مانجی ڕەجەب ئەیکەن. ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. المەجد اللەغوی دەفەرمێ ئەم نوێژانە بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. محەممەد عەبدوسەلام الشەقیری دەفەرمێ ئەم نوێژانە ئەسڵی نییە. ئیبن تەیمیە دەفەرمێ ئەمە دروست نییە بە کۆدەنجی هەموو زانایانی ئیسلام. سەڵات اللەیل النصف من ڕەجەب نوێژی شەوی نیوەی ڕەجەب نوێژێکە خەڵکی لە شەوی نیوەی ڕەجەب دەیکەن. ئەم نوێژە یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. ئەم حەدیسەی لەبارەی نوێژی شەوی نیوەی ڕەجەب هاتووە هەڵبەسترا و ئەمەش دەقەکەیەتی. ئیبن حەجەر دەفەرمێ ئەم حەدیسە مەوضوعە. ئەمین الحاج محەممەد دەفەرمێ ئەم حەدیسە مەوضوعە. هەروەک ئیبن حەجەر دەفەرموێ سەڵات الڕؤیا النەبی نوێژ بۆ بینینی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. نوێژی بینینی پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژێکە خەڵکی لە شەوی هەینیدا ئەیکەن بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببینن. ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. ئەم حەدیسەی لەبارەی ئەم نوێژە هاتووە هەڵبەسترا و ئەمەش دەقەکەیەتی. محەممەد عامر بازمول دەفەرمێ ئەم نوێژە بیدعایە و سەحیح نییە. محەممەد عەبدوسەلام شەقیری دەفەرمێ ئەم نوێژانە سەحیح نین. سەڵات الئەوابین نوێژی ئەوابین نوێژی ئەوابین نوێژێکە خەڵکی لە نێوان مەغریب و عیشادا ئەیکەن. ئەم نوێژە یەکێکی ترە لەو نوێژانەی کە هیچ بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. ئەم حەدیسانەی لەبارەی نوێژی ئەوابین هاتووە سەحیح نین و نامەوێت درێژە بە باسەکە بدەم هەموو حەدیسەکان بهێنمەوە. پوختەی قسەکە ئەوەیە ئەم حەدیسانەی لەبارەی نوێژی ئەوابین هاتوون سەحیح نین، بەڵام ئەگەر کەسێک لە نێوان مەغریب و عیشا نوێژی کرد ئەوە دروستە بە مەرجێ ڕکعاتەکان دیاری نەکاو بە جۆرێک بڵێ پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم ئەوەندە ڕکعاتەی کردووە. شێخ ئەلبانی دەڵێت ئەم حەدیسانەی لەبارەی فەزلی نوێژی ئەوابین هاتوون سەحیح نین، هەندێکیان زۆر بێهێزن. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لەو کاتە نوێژی کردووە، بەڵام ژمارەی ڕکعاتەکانی دیاری نەکردووە. تێبینی نوێژی ئەوابین ئیمامی نەوەوی دەڵێت نوێژی چێشتەنگاوە. سەڵات الکیفایە نوێژی کیفایە نوێژی کیفایە نوێژێکە دوو ڕکعاتە لە هەر ڕکعاتێک فاتحە ئەخوێنی و 5 جاریش قل هو الله ئەحەد ئەخوێنی، 5 جاریش سوورەتی قەدر ئەخوێنی. پاشان لە کۆتاییدا 3 جار دەڵێ یا شەدید القووە یا شەدید المحال یا ذا القووة والجلال یا ذا العزة والسلطان أذللت جميع المخلوقاتك أكفنا ما أخاف وأحذر. إنزا تحيات أخويني والسلام أداتوا. ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحی لەسەر نییە. محەممەد عومەر بازمول دەفەرمێ ئەم نوێژە بیدعایە و سەحیح نییە. ئیمامی شەوکانی دەفەرمێ ئەمە حەدیسێکی درۆیە.
محەممەد عەبدوسەلام شەقیری دەفەرمێ ئەم نوێژانە سەحیح نین. سەڵات العاشوڕا، نوێژی عاشوڕا. نوێژی عاشوڕا ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحیح لەسەر نییە. ئەم حەدیسە لەبارەی ئەم نوێژەوە هاتووە هەڵبەستراوە. محەممەد عومەر بازمول دەفەرمێ ئەم نوێژە بیدعایە و سەحیح نییە. محەممەد عەبدوسەلام شەقیری دەفەرمێ ئەم نوێژانە سەحیح نین. سەڵات اللەیلە، عید الفیطر، نوێژی شەوی جەژنی ڕەمەزان. نوێژی شەوی جەژنی ڕەمەزان ئەم نوێژەش یەکێکی ترە لەو نوێژە بیدعانەی کە هیچ بەڵگەیەکی سەحیحی لەسەر نییە. ئەم حەدیسەی لەبارەی ئەم نوێژەوە هاتووە هەڵبەستراوە. محەممەد عومەر بازمول دەفەرمێ ئەم نوێژە بیدعایە و سەحیح نییە. ئیمامی سویوطی بە هەڵبەستراوی داناوە. محەممەد عەبدوسەلام شەقیری دەفەرمێ ئەم نوێژانە سەحیح نین. بە پشتیوانی خودای گەورە تەواو بوو. ئەوە منەتی خودایە لەسەر منی بێدەسەڵات. خودایە سوپاست دەکەم بۆ ئەو زانستەی پێداوم. خودایە ئەم کارم بۆ بکەی بە قورسایی لای تەرازووی چاکەم. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا. بە پشتیوانی پەروەردگار، کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی، ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە، ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو، ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان کۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕوویداوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم، لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و
دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوەیەکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.